کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان دۆستان خۆشحاڵین جارێکی کە بە یەک شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە فلیم سازان. ئازیزان ئەلبەتە هەر جارە و ئێمە کە بابەتێک هەڵبژێرین ئەو بابەتانە بۆ ئەمڕۆی فلیمسازی کوردی زۆر پێویستە زۆر فەرە کە ئێمە هەر هەمومان فلیمسازان و فلیم دۆستان و فلیمسازی دۆستان هەموو ئاگادار بین، هەموو شارەزای کونج بە کونجی ئەو کێشە و ئەو چەمکانە بین بۆ ئەوەی هەر هیچ نەبێ بتوانین شرۆڤەی فیلمەکان بکەین، هەر هیچ نەبێ بە شرۆڤەی فیلمەکان و بە بۆچوونەکانمان ئێمە ئاستی فیلمی خۆمان ئەگەیەنین بە ئاستێکی کە لە قۆناغێکەوە ئیجۆزینەوە بە قۆناغێکیکە. ئەلبەتە زۆر بەمان کە سەیری فیلمە جیهانیەکانەکەین وەسەری فیلمە کوردیەکانەکەین بەراوردێکەکەین، لەو بەراوردەیە ئەڵین بۆ فیلمی کوردی وەکو ئەوان نییە، یاخۆ فیلمی کوردی ئێمە قەد وەکو ئەوانەی لێ نایەت. ئەمە ئەگەر هاتوو ئێمە هەر هەمومان ئاشنابین بە بینەریش بە وەرگریش ئاشنابین بە ئەو چەمکانی کە لە فلیمسازی یا هەیە و بەتایبەت بۆ فلیمسازی کوردی، ئەو کاتە ئێمە لە کۆمنتێکە فلیمسازەکانمان ئاگادارەکەینەوە، ئێمە ڕاوبۆچوونی خۆمانە بێت. ئەمە باسی گشتگیرەکەم. اینجا یەکێک لەو چەمکانەی کە کێشەی گەورەمانە لای هەر هەمومان ئەڵێن فیلمی کوردی بۆ وەکو ئەو فیلمە جیهانیانە نابێت. اینجا لێرەیە ئەمە پێویستی بەوەیە بە شرۆڤەیەکی ئەکادیمیانە ئێمە هەنگاوی بۆ بنین و بۆی بڕۆین و بزانین بۆچی و ئەبێ چی بکرێت. ئەلبەتە براتان من لە چەندوانەیەکی کەی خۆمە باسم کردووە لەگەڵ هەنێ لە برادرانی شەهر باسی و کێشەیەم کردووە، بەڵام ئەوە نییە ئەوەی من بەتەنها بەس بێت، بەڵکو گشتگیرە. بۆ نمونە میوانی ئەمڕۆمان خاوەنی ئەم بەرنامەیە نەک میوان، خاوەنی ئەم سەکۆیە کاک بەختیار فەتاح، کاک بەختیارجان یاخوا بەخێربی، ئەم خاوەنی فلیم سازانە و ئەم بە ئەزمونەوە ئێمە ئەمانەیە گوێی لێ بگرین، بزانین ئەو لە بواری ئەزمونونەکەی خۆی لەگەڵ ئەو بەرکەوتەیە ئەم بۆچوونی چییە، کاک بەختیار چی ئەڵێت، ئێمە کاک بەختیار لە کۆ بچینە ناو بابەتە کۆجارێ پێشە مشتێ یاخوا بەخێربێ باندیم. دەنگت نییە کاک بەختیار لای خۆت گرتوتە دەنگ ئەم کاتتان باش، ئەم کاتێ خۆشە باش کاک بەختیارجانی خوا بەخێربێ. زۆر سپاس دەکەم، هیوادارم باش بن. سڵاو ڕێزیشم هەیە بۆ ئەوانەی کە ئێستامان بینن. چاوەکەمی کاک بەختیارجان. کاک بەختیارجان لە بەرهەمهێنانەوە، لە سیناریۆوە یان لە لۆگلاینەوە، لە دۆزینەوەی بیرۆکەوە بڕۆینە ناو ئەو کێشە گەورەیە یان لە کۆ خۆت پێ گوێم لە پرسیارەکەت بۆ ڕاستی و پرسیارێکی زۆر قورسە و پاشان ئەتوانم من پرسیار کەم وەکو کام فیلمانە وەکو کام وڵاتانە، یعنی فیلمەکانمان وەکو کوێی لێ بێت مەسەلەن بۆن بوونە، یعنی ئەگەر منم پرسیارە لە تۆ بکەم. من با یەک شتێکی بەسیتە پێ بڵێم، کام وڵات لەو وڵاتە جیهانیانە ئەگەر ئێمە وەکو نمونەیەک مەسەلەن یەک وڵاتان بەگشتی تەماشا بکەین یان کە سەیرێکی فیلمێکی ئەوانەکەین و بەراورد دیکەین لەگەڵ ئەو فیلمانەی کە ئەم چەند ساڵی ڕابردوو دروست کراون، بڕۆ تەماشای ئەو وڵاتانە بکە بزانە چەندەها ساڵە خەریکی مەسەلەی فیلم سازی. بڕۆ تەماشای یاسا و ڕێساکانی فیلم سازیان بکە، تەماشای دەوڵەتەکانیان بکە کە چۆن سەپۆرتی فیلمەکەن. لای ئێمە بە هەند وەرنەگیراوە. من لێرە بۆ نموناڵم، یعنی ڕێزم بۆ وڵاتی مصر هەیە کە بۆ مصر لێمانەوە نزیکە و چەندەها ساڵیشە لەو بوارەیە، بەڵام مصر بەنسبەت وڵاتە عەرەبیەکان بازاڕێکی باشی هەیە فیلمسازی مصر. بەڵێ ئەگەر تۆ تەماشای ئەوان وەکو نمونەیەک وەرگری بڕۆ تەماشای تاریخی دروستکردن و بەرهەمهێنان و سەپۆرتی دەوڵەتی و سەپۆرتی ڕۆشنبیری و
ئەوانەی وڵاتەکە بکە و بەراوردێکیشی کە لەگەڵ خۆمانە کە ئێمە بزان سەپۆرتی فیلم سازان و ئەو کەسانەی کە فیلم دروستەکەن ئەوەی کە لە لای ئێمە تا ئێستاژە گوزارەیانی هەر لەسەر ئاستی تاکە کەسیە اینجا من با یەک بۆچوونێکی خۆم لەسەر هەری مصر بم لە کاتێک کە مرسی ئیخوانەکان هاتنە سەر حکم تەسەور کە ئەوان هیچ پلانێکیان نەبوو کە سینەمای مصری ڕابگرن، هیچ پلانێکیان نەبوو کە سەمای ڕۆژەڵاتی با بڵێن ڕەقس شەرقی یان سەمای ورگ با بڵێن ناوقەت ڕای بگرن بۆ لەبەرەوەی سەرچاوی داهاتی وڵاتەکەیە کە لەگەڵی خۆشیانە بەرکەوتەیە بێت لەگەڵ ئەو بیرۆکەی خۆیان کە هەیان بوو. اینجا فەرموو عەفو با بێنەوە فاکتەرێکی سیانی فاکتەرێکی سەرەکی ئەم وەڵامی ئەم پرسیارەی تۆ ئەوەیە کە دەوڵەت دەورێکی گرنگە بینێ لە کایی دروستکردن و وڵاوکردنەوە بە دڵنیایی. مەسەلەن ئێستا ئێمە ئەگەر من لەسەر ئاستی تاکە کەسی خۆم فیلمێک بەرهەم بهێنم ئەبێ بە ناوی کۆ ئەم فیلمە بنێرم بۆ دنیای دەرەوە چۆن بیفرۆشم بە دنیای دەرەوە ئەمە گەورەی ئێمەی کووردە. بەڵام لە هەمان کاتە ئەگەر ئێمە هەرێمی کوردستان باسەکە هەرێمی کوردستان لە باتی 6 ملیۆن کەس ئەگەر 7 ملیۆن کەس بووینایە من هەموو ساڵێکم توانی وەکو بەرهەمهێنێک بەبێ سەپۆرتی دەوڵەتیش بتوانێت زیاد لە فیلمێک بۆ 2 فیلم بەرهەم بێنینەوە بشتوانرێ بەردەوامیەک هەبێت. بەڵام بەهۆی کەمی دانیشتوانی هەرێمەوە ئەمەش وای کردووە کە فرۆشی تەنانەت ناوخۆییش زۆر کەم بێت کە نەتوانێت بکەوێتە سەر پێکانی خۆی چونکە تێچووی فیلم تێچوویەکی زەبەلاحە ینی کارێکی ئاسان و هەرزان نییە. ئەوەیە گرفتە گەورەکەەوە لە هەمان کاتیشا گەر ئێمە تۆ ئەک بڕۆ تەماشاکە لەسەر ئاستی تاکە کەس کە ئێمە فیلمێک دروستەکەین ئەو بودجەی کە پێمانە ئەو بودجەی کە لە خەیاڵمانە کە لە هێشتا لە ناو خەیاڵمانە هیچ ئامادەسازیە گیان هیچ حسابات و کتاباتێک نەکراوە بۆ مەسەلەی بڵاوکردنەوە کە لە کاتێکا فیلم نییە لە دنیاە تۆ دروستی بکەی چۆن بودجە تەوزیعەکەی بەسەر دروستکردنی فیلمەکە لە پێش بەرهەمێنان و دوای بەرهەمێنان و ئەی بڵاوکردنەوەکەی ئەی چۆن خەڵک لە ناوخۆ دەرەوە بیبینێت یعنی نەبووە شتێکی گرنگ بۆیە ینی دامەزراوە سینەمایەکانی حکوومەتی هەرێم بەرپرسی یەکە من لەم مەسەلەیەکە ئێمە چەندین ساڵە لەگەڵ هاوڕێکانمان ئەم مەسەلە باسەکەن کە بێ یاسا و ڕێسا هەبێ بۆ ئەم مەسەلەیە ئەبێ حکوومەت بێتە پێشەوەکە مەسەلەی فیلمسازی و دروستکردن و بڵاوکردنەوە وەکو ئەوەی کە یارمەتی نادەن لە مەسەلەی دروستکردن یارمەتی بڵاوکردنەوە بدەن. ینی هەرێمی کوردستان تا ئێستا خاوەنی فیلم ینی خاوەنی فیلم کۆمسیۆنێک نییە ینی شوێنێک نییە دەستگایەکی مانی نییە ڕاستە وەزارەتی ڕۆشنبیری هەیە وەزارەتی ڕۆشنبیری هەموو کایەکانی ترە با بڕێەوە بەڵام سینەما لەبەروی بودجەکەی بودجەیەکی گەورە و زەبەلاحە لە هەمان کاتانی لە هەموو دنیاە جیا کراوەتەوە بە شێوازی یان کۆمسیۆنە یان شوێنێکی دامەزراوەیەکی بۆ دروستکراوە کە ڕاستەوخۆ سەربانجومەنی وەزیرانەکە ئێمە چەندین ساڵام شتە باسەکەن کە بێ حل بکرێ یان لە پەرلەمانیش تەنانەت ئەبێ قسەی لەسەر بکرێ. جا من لێرە مداخلەیە بکەم لەسەر بۆ چۆنە؟ بەڵە فەرموو. کاک بەختیارجان تۆ باسی حکوومەتت کرد وەزارەتی ڕۆشنبیری حتمان حکوومەت هەموویە بێت لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیری و دوایە لە ڕێ بەڕێوەبەرایەتیەکانیان بڕێوەبەرایەتی سینەمایە کوێیە بێن دەستگیرۆیی ئەو فیلمە بکەنیان فیلمێک بەرهەم بێنم باشە تاکو ئێستاکە ئەوەی کە بووە لە ڕێ وەزارەتی ڕۆشنبیریەوە یارمەتی فیلمێکیان داوە یان یارمەتی کەمپەنیەک بدەن بۆی کەمپەنیەکە هەسێت بە پێگەیاندنی فیلمەکان. ڕاست و دروستەکەی من نازانم ینی شارەزان نیم و بەرگێشم نەکەوتم چەند ساڵی ئاخیر و ینی کاری منیش نییە بچمەناو ئەو مەسەلەیە بەڵام کەی بانیان کردین بۆی قسە بکەین لەسەر مەسەلێت توانین بە ڕوو ناشکرا لەگەڵ خۆیان ئادا بنیشین و پلان و استراتیژی مەسەلەی فیلموانە لەگەڵ چیە؟
لەگەڵ هەر دامەزراوەیەکی کە حکوومەت شەرت نییە تەنها وەزارەتی ڕۆشنبیری وەکو وتم مەسلەی سینەما لەبەر تەنها وەزارەتی ڕۆشنبیری نییە یانی وەزارەتی پەروەردە هەموو وەزارەتەکانە ینی تەنها تۆ ڕێگەت ناکەوێتە بەس وەزارەتی ڕۆشنبیری یعنی ڕێگەت دەکەوێتە هەموو سەکتەرەکانی ژیان بۆیە ئەم مەسلەیە ینی ڕاستەوخۆ پەیوەند هەم باجتەکەی و ئەم دروستکردنەکەیەوە و ئامانجەی تۆکە لەم فیلمە هەتا ئایا تۆ لە فیلمێکی کوردی کە ئەتەوێت بیبی لە دنیا بڵاویکەی تۆ چی ئەجێڕیتەوە یانی لە کۆتاشتیشا ینی تۆ ئەو فیلمی کە دروستەکەی بێ فیلمێکی شایستەی بینینی خەڵکی دەرەوەی ینی هەر لە سکرپتەوە هەر لە دروستکردن و هەر لە بڵاوکردنەوەکەی ئەو مەسلەیەکی ترەکاتوانی بە دوور و درێژی باسی بکەین بەڵام ئەوەی کە منی ئەڵێم ینی بەرپرسیارەتی یەکەم ئەکەوێتە سەر حکوومەت بەگشتی و پاش ئەوە ئەتوانن گلەی لە فیلم میکەرەکان ئەو ئەوانی کە فیلم دروستەکەیان بەرهەمهێنەرانی فیلمەکانی کوردستان کە نابێت لیان لێ بکرێت چونکە بەڕاستی هەمووی لەسەر ئاستی تاکە کەسی شخصی ئیشەکانیان بەرهەمهێناوە بگرێ هەندێکیان ڕاستە حکوومەتی هەرێم یارمەتی یاون لە ساڵانی پێشووە هەڵبەتە لە 2014ەوە بەڕاستی بەهۆی ئەوەی کە کوردستان ڕوبەڕووی شەڕ جەنگ بوو هەموو بازتێکی ئەوەی کە من ئاگام لێ بوو بێت دوورتان نزیگەوە وام بیستوە کە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بازتێکی وای نەبوو مەسەری دروستکردن و وانە دروستکردنی فیلم بەڵام ئەمە وەکوتم تەنها کاری وەزارەتی ڕۆشنبیری نیە کاری حکوومەتە ینی ئەمە هەوڵی زۆری ژیراوە وەڵامی ترابێت لە ئاخیرەوە پەرلەمان دەنگی لەسەر بدا و مؤسسەی بۆ دروستکەنەوە ئەم دامەزراوە کاری ئەوە بێکە بتوانێکە استراتیژێکی هەبێ بۆ 4 ساڵ لە ماوەی ئەم 4 ساڵاکە پلانی ئەوەی هەبێکە چۆن بتوانێت ئاستی دروستکردن و ئاستی بەرهەمهێنان و ئاستی بڵاوکردنەوە لە سفرەوە ئاباتە کوێ کە ئیشی ئەم دامەزراوەیەوەیە کاک بەختیار ئێمە بۆ بڕێن بۆ لایەوەی دەستگایەکمان بۆ دامەزرێنن بۆ بڕێن بەلای گلەیەکە لە وەزارەتی ڕۆشنبیری بکەین لە حکوومەتکەین بۆ نین چەمکەکە لەوێەوە کێشەکەمان لەوێەوە حەلکەین با کەمپانیەکان بگرنە ئەستۆی خۆیان کەمپەنی دروست بێت کەمپانی دروست بووە بەڵام کەمپانی ئەبێ قازانجکە وەکو بۆم باس کردی ئەو کۆمپانیای کە ئێستا دروست بووە ئەبێ قازانجکە چونکە کۆمپانیا ئەگەر قازانج نەکە ناتوانێت خۆی بژێنێ و ئیشەکەی بەردەوام بێت لە کاتێکا خۆتەزانی ینی کاروباری کۆمپانیا کارێکی سەختە تۆ زەریبە ینی بەشدارە بی لە وەکو باقی کۆمپانیەکانی تر تەماشاکرێت ینی کۆمپانیەکان تۆ لە سویدی وەنیە لە سوید لە ئەمریکا لە هۆڵندا من ئاگام لە ئەمریکا و هۆڵندا و تا ڕادەیەک ئەڵمانیا ئەوروپانیە لە وڵاتانایە کەمپەنیە لە سەرەتایە دامەزرێت دەوڵەت دەستگیرۆی یەکات دەوڵەت مەسەلەن لە تاکسا ئەی بەخشیە لە بابڵێن ببوورە لە ڕێگەی زۆرە تەنانەت ینی زۆر ئاسانە هەنێک کار ئاسانی بکرێ ئاستی بەرهەمێنان زیادەکە یەکێک لەو خاڵانەی کاتێکە مەسەلەن کەسێک فیلم بەرهەمهێنێک هاتووە فیلمێکی دروست کردووە لە 1970 فیلمەکەات یانی تەسویریشی تەواو کردووە لە قۆناغی بڵاو پۆست پرۆدەکشن و ئیدیتی فیلمەکە بەرەو کۆتا ئەڕوادیان دەستی پێکردووە بڕەپارەیەکی بدرێتێ سەپۆرتێ بکرێ بۆی کە بتوانە فیلمەکەی پارەی بڵاوکردنەوەکە و پارەی پۆست پرۆدەکشنەکەی باتێ و یارمەتیشی با لە بڵاوکردنەوە بەڕووی دنیایی یعنی حەقی خۆیەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە ینی بتوانێت کە بەشدار بێ لە سەدان فستیڤاڵ و چالاکی جیهانی کە بۆ فیلم سازەکانی دنیا هەیە فستیڤاڵانان یەک دنیا ئاکتیڤیتی هەیە کە لە دنیا توانێت عێراقیش و هەرێمی کوردستان ببەسیتەوە بە دنیای دەرەوە چونکە ئەمە شتێکی تاکە کەسی نییە ئەمە شتێکە کە مەسەلەن لەسەر ئاستی دەوڵەت و ئەوانە بە سەپۆرت بکرێ من هەموو جارێک کاک بەختیاریجان پێداگری زۆر لەسەرەوە کە مەڵم با کەمپەنی فلیمسازی هەبێت و چەند کەمپەنیەک هەبێ ئەوان بکەونە خەمی ئەوەی بازار بۆ فیلمەکانیان لە کۆ لە وڵاتانە دروستکەن کە ئەوان خەمیان خوارد جارێ وەک تۆوەکو دەرهێنەرێک کەسێکی کە وەکو سیناریستێک ناڕوات لە دەرگای حکوومەت بات کەمپەنیەکە بێ خەمی بخوا چۆن سەپۆرتی پشگیری بۆ پێیاکات چۆن پارەی بۆ پێیاکات چۆن ئەی فرۆشێ چۆن وەکوتم بازارەکەی ئێمە ئەگەر تۆ لە وەکو بازار تەماشایی بکەیت وەکو بازار تەماشایەکەی دوو شت زۆر گرنگە بۆ مەسەلەی بازار یەکێکیان وەکووتم نسبەتی دانیشتوانە
ئێستا مەسەلەن بۆ نسبەتی دانیشتوان کاک بابان حەمە ساڵە حەڵێکی ئەڵێ ئەی کە 70 ملیۆن نفوست هەیە بەدیلەکەی چییە؟ ئێستا ئەوەشت پێڵم کاتێک کە تۆ ئەڵێ کە مەسەلەن کاتێک کە ئەڵێ ئێمە باسی هەرێم ئێمە هەرێم ئەم بەشیکە ئێستا ئێمە بە واقعی لێرەین و دەسەڵاتمان هەیە و توانامان هەیە مەسەن لەم خاکا لێرە فیلم دروستکەین و بڵاویکەینەوە لە باسی هەرێمی کوردستانەکەم نسبەتی دانیشتوانەکەی ئێمە ئاستی بینەرمان لە کوردستان ڕقەمەکەیمان لەلایە ئێستا بە هەموو ئەو فیلمانی کە تا ئێستا پیشانیراون ئاستی بینەرەکەی بەقەدەر بەرهەمهێنانەکەی نییە ئەمە لەم ڕۆوە تۆ نەوتوانی بگەی بە ئاماج لەبەرەوەی نسبەتی دانیشتوانەکە زۆر کەمە بینەری فیلم کەمە لێرە مەسەلەی یەکگرتووی زمانیش من ڕوونکردنەوە لەسەر ئەو قسەی بەڕێستان بڵێم ئاسی بینینی بینەرمان چێن مەسەلەن بۆ نمونە ئەو فیلمانی کە لە سلێمانی ئەکرێت با بڵێن سلێمانی و کەرکووک هەولێر کەرکووک و هەولێر تۆزێک بەڵام زیاتر لە سلێمانی سەیرەکرێت لە سلێمانی بینەری زۆرتر یعنی ئەمە حقەتێکە بام ڕوونکردنەوەی بێت بەڵام وەنی ئەمە حقەتێکە ئەی تۆ لە کەرکووک مەسەلەن هۆڵێکی سینەمایەک دانەیەکەیە ئەو هۆڵە بۆ مناسەبەکانە بۆ هەموو شتەکانە تۆ لە چۆمچەماڵ نیتە لە ڕانیە نیتە لە هەڵەبجە نیتە لە دەربەنی خان نیتە لە وەکوتم بە هەند وەرنەگیراوە سینەما بە هەند وەرنەگیراوە ئەگەر بە هەند وەرگیرە ئێستا بڕۆ پرۆژەی شوقە لە سلێمانی هەزاران بەرهەمهێن هەیە بە ملیۆنەها نازام سەرمایەتیان خەرجەکرێت لەبەرەوەی سەرمایەکی ینی پارێکی باشی تیا پیاکرێت جموجوڵێکی بازرگانی باشە بە هەند وەرگیراوە ئەوەی لای فیلم ئەوەی کە بەر من کەوتو ئەم چەند ساڵەکە لە کوردستانم بە هەند وەرنەگیراوە من لەگەڵتان بە هەندی زۆر نەگیرا ئەو شتێک کە تا ئێستا گوزەراوە هەر ئاوا ئەڕوات یان لە شوێنێکە ئاخنکێ و بە تەواوەتی ئەوەش نامێنێت بەڵام بۆ حەلکردنی ئەم مەسەلەیە ئەبێت دەیان کۆنفرانس بکرێت ینی لەگەڵ حکوومەت و لەگەڵ فیلم مەیکەرەکان و دابنیشن ئەم بە تایبەتی بەرهەمهێنەکان ئەم مەسەلەیە ئەبێت لە بناغەوە چارەسەر بکرێت ئەی ژۆک وتم بناغەکەی هەر تەنها وەزارەتی ڕۆشنبیریەوەنی هەموو وەزارەتەکانی ترا ئەبێ هەر لە سیستمی دراسی پەروەردەوەکە مناڵان لە ڕەوزەوە فێر بکرێن کە هەفتەی یەک ڕۆژ تەماشای فیلم بکرێ ببێ بە کللتوری تەماشاکردن و وەزارەتەکانی تر مەسەن سەپۆرتیان هەبێ بۆم حاڵەتانە ینی جاری وایەتەوە فیلمێکی گەورە دروستەکەی کە بەسپاسەوە ئێمە زۆر هاوکاری کراوین ینی لە هەموو شوێنەکانە ئەوەی کە تێگەیشتنیان هەبوو بۆ ئاستی کە ئێستا ئێمە ئیتیاین بەڵام بۆ زیادکردنی ئەم تموحاکە ئەمە تموحێک ینی لە ئاستێکی زۆر مامناوەند و سەرەتایە بەڵام ئەگەر تۆ بتەوێت ئەمە پشکەی بۆ سەرەوە ئەگەر بتێ پاڵ بەم عەرەبانە قورسەوە بنی بەم شتە قورسەوە بنی بە ئێمەی بەڕاستی من پێتەڵێم بە ئێمەی بەرهەمهێن ناتوانین ئەگەر سەپۆرتێکی حکومی لە پشتی ئەم مەسەلەیەوە لە بناغە و ڕیشکەکەی و چارەسەر منیش هاوڕاتم و برادرانی هاوڕاتن و لە زۆر جێکەشە باسی وە کراوە داوا کراوە پەرلەمان حکوومەت بێن دابنیشن لەگەڵ و لە هونەرمەندان و بە تایبەت فلیم سازان بۆی بگەنە چارەسەرێک بۆم کێشێ بەڵام خۆتە زانی حکوومەتی کوردستان تا ئێستا پەرلەمانەکەی دانیشتنی خۆی نەکردووە حکوومەتەکەی دانەمەزراوە ئەمە کێشەکە ویستە باسیکەی باسی زمانت کرد بەڵێ مەسەلەی زمانی ینی ڕۆڵێکی سەرەکی و مەسەلەی زمانەکە ئەبێ ببەسینەوە بە پێگەکانە وەکو پلاتفۆرمەکان یعنی تۆ کاتێک کە فیلمت باڵەگرێخۆ لە چۆ باڵەگریان لە ڕێگەی فستیڤالەکانەوە یان لە ڕێگەی پلاتفۆرمەکانەوە وەکو فیلمی بێگانە چونکە فیلمێکی کە ئەمریکی ژێ بۆ کوردستان بۆ ئێمە ئەبێ بە فیلمێکی بێگانە ینی لە ڕێگەی خۆیەوە هاتووە لە ڕێگەی فەرمیەوە هاتووە لە ڕێگەی بۆکسۆفیس و پلاتفۆرمەوە هاتووە جا تۆ گەیشتنە بەمانە کاری زۆری ئەوێ تێچووی زۆرە بەڵام ئەتوانەی دایان ڕێگەی تر هەیە کە تاقیب بکرێتەوە ئەویش بە سەپۆرت و ئەوە ئەبێت لە ناویان مەسەلەی زمان کاتێک کە تۆ
بۆ نمونە پلتفۆرمێک کە تۆ فیلمێک بە زمانی کوردی ئینەبێت کە تەماشای پلتفۆرمەکەیەکە لەو ناوچەیە کە فیلمەکەی لێ دروستکراوە و لۆکەڵی زمانە سۆرانیەکە وەرەگیرێت وەکو ڕقم ئاستێکی مەسلەی ئەدمیشن مەسلەی بەشداربووی ناو پلتفۆرمەکە کەمە یەکسەر ینی یەکسەر خۆی جیایە کاتەوە کە ئەو نسبەتەی کە بەم زمانە قسە ئەکەن لەم پلتفۆرمە 00 کۆما نازانم ڕەنگە ئەوە نەبێ وایە لە ڕووی بینینەوە لە ڕووی ڕێژەی دانیشتوان و بەشداربووانی پلتفۆرمەکەەوە ئەمەش ینی کێشەیەەکە بەڵام ناتوانانی بڵێ کێشەیەکی سەرەکیە بەڵام ئەگەر لە کاتێکا مەسەن تۆ چیرۆکەکەت و دروستکردنەکەت و ئینەکەت شتێکی چیرۆکێکی واو بێ بە دڵنیاییەوە هیچ شتێک نابێتە ڕێگر لە کاتێکا بەڵام بەرهەمهێنێکی باش و مەسەرەن کۆمپانیای بڵاوکردنەوەیەکی گەورە لە پشتی فیلمەکەتەوە بێ ڕەنگە ئێستا من و کە تۆ قساکەین سەدان هزار فیلمی گەورەی جوانی چاک و ڕێک و پێک هەیە لە کوچە و کۆڵانەکانی ئەم سەرزەمینە ڕێگەی بڵاوکردنەوەکەی نەزانیوە چۆن چۆنی بڵاوی کاتەوە فیلمەکەی ئەوە هەیە و کێشە گەورەترین کێشەیە من لە ئەمریکا زۆربەی برادەرەکانم و کێشیان نەبوو پێڵێم لەبەرەوە تۆ کاتێککە فیلم ئەخرێتە سەر کاغەزکە بوو بە سکرپت ئەو ڕۆژەی کە ئەبێ بە سکرپت و بڕیارت درێ بۆ دروستکردنی ئەم فیلمان لە هەمان ئەو ڕۆژە یەکسەر دەسەکرێ بە حسابات و کتاباتکردن لەسەر ڕۆژی بڵاوکردنەکەی و استراتیژی بڵاوکردنەوەکەی بۆ داهێن لە وەتانی عەرەبی چۆن بێ بدرێ بە چه شەریکەیەک لە ئەوروپا بدرێ بە چه شەریکەیەک لە ئەسکەندەنەیڤیا بدرێ بە چۆ لە ئەمریکا بدرێ بە چۆ لە لاتین ئەمریکا مەسەن بۆ چۆ ئایا اینجا نوعێتی ژانرای فیلمەکە ژانرای فیلمەکەشە قەرارەیە لە کاتێکا مەسەرەن فیلمەکەی تۆ زیاتر لە ڕووی بڵێن تەلەڤیزۆن و تامی تەلەڤیزۆنی و زۆرترین تەلەڤیزۆنەکانی کڕن چونکە ئەو ژانرایە زۆر پیشانەیە مەسەن بۆ نمونە فیلمی فامیلی لە کاتێکا کە زۆر گەنجێکی زۆر سەیری فیلمی فامیلی ئەوانەکات یان خێزان بەگشتی ئەمانە مەسەن فرۆشیان زۆرە ئەمانە وردەکاریەکانیان تەلەڤیزۆنەکانی کڕن بەزانێ فیلمیکە هەیە تەلەڤیزۆنەکان نایکڕن چونکە ئەوەیە لەبەرەوەی زایدەشدە و ناقزەش ینی ئەمانەی یاسا و ڕێساکانی مەسەلەی بڵاوکردنەوە بۆیە ئەگەر ئێمە مەسەلەن بمانەوێت ئەبێ حکوومەتی عێراق جارێ خۆی مەسەلەی بڵاوکردنەوە حکوومەتی عێراق بەقووەت بێ لە مەسەلەی بڵاوکردنەوە پەل بەهاوێ بۆ مەسەلەی بچێتە ناو فستیڤالە گەورەکانی دنیا نەمبەروانەکان وەکو مەسەلەن لە ناو ئەبێ بچێتە ناو بازاڕی فستیڤالەکانی دنیا کە فیلم میکەرەکانی خۆی و وڵاتان یان بەرهەمهێنەرانی عێراقی و کورد پێکەوە لە مەسەن لە بەرلین ئالێ لە ناو بازاڕی بەرلین ئالەیە مەسەلەن بچنن گفتوگۆ بکرێت لەسەر مەسەلەی بەرهەمێنانی دوولایەنە مەسەن کۆپرۆدەکشن مەسەن عێراق و کوردستان پێکەوە لەگەڵ ئەڵمانیا فیلمێک دروستەکەن بەمانەت و ئەبیتەوە بە ژمارە و ئەچیتەوە ناو بازاڕەکان بۆ یەکە ئەبێت یانی سەپۆرتی ئەبێ حکومی هەبێ لەم مەسەلەیە ئەگەر تۆ بتەوێت بەم ساواییە چونکە ئێمە هێشتا فیلمەکانمان ئەوەندە مەسەلەن من باسی مەسەلەن هەندێک فیلم ناکەم مەسەلەن بەڵام ئەو فیلمانە ناتوانن کێبڕکەی خۆیان بکەن ئەگەر بەرهەمهێن و کۆمپانیای دەرەوە و ئاشنایەتی لە بینی ئەم کۆمپانیانە دروست نەکرێت بۆیە تەنانەت مەسەلەن کوردستان ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان ینی بازاڕی بۆ بکات بەس بۆ لۆکیشنەکانی ینی ئەو لۆکیشنانی ئەو جێگانی کە لە کوردستان هەیە وەکو جوانی وەکو مەسەلەی وەرزەکان وەکو درێژی هەتا وەکو ئەمانەکە هەرزانی بازار مەسەلەی هەرزانی دەستی کاری سینەمایی مەسەلەن تەنانەت کۆمبارس و خەڵک و دروستکردن لێرە هەرزانە تۆ ئەگەر تەماشا بکەی مەسەلەن وڵاتی ئەردەن ڕەنگە دروستکردنی فیلمی زۆر کەم بێ وەکو ئەردەن خۆی بەڵام بڕ تەماشای تایتڵی فیلمەکانی هۆلیوود کە لە ئەو فیلمانی کە باسی شەڕقەکە زۆربەی زۆری لە ئەردەن ینی جێبەجێ ئەکرێ و پیشانەی رێ بەناوی هەموو وڵاتانی عەرەبیەوە کاتێکە گردیمەنێکیان هەبێت لە وڵاتێکی عەرەبی چون لەوێ دروستێکە لە بەروی زەمینە سازی بۆ کراوە پەرلەمان دەنگی لەسەرراوە بە دەردی تۆوتە کۆمپانیایەک سەپۆرتەکەن کە ئەم مەسەلەیە بەرێ بەڕێوە ئەمانە کاری زۆرە بێت لەبەرەوەنجە لە هەمان کاتیشە ئەم هەرێم ئێمە مشکلێکی تریشمان هەیە مەسلەی تەلەڤیزۆنی دامەزراوی حکومیمان نییە کە فیلمەکانمان بکڕێ و پارێکمان لی دەستکەوێ و بتوانین بەردەوام بینیان تەلەڤیزۆنە حکومیەکە خۆی دەستە خوشکی تەلەڤیزۆنی تری هەیە لە یابان و لە نازام کۆکیۆ کە فیلمەکان بە یەکتری ئاڵوگۆڕەکەن بە بەلاژیان سەفارەت و قونسوڵخانەکانمان فیلمەکانی ئێمە نابن لەگەڵ وڵاتەکانی ترا ئەم استراتیژ و پلانانەیەوێ کە خەڵکی عاقڵیەوێ کە بێت بەشدار بێت لەم مەسەلەیە ئەبێ
ئەبێ دامەزراوەیەکی گەورەی بۆ دروست بکرێ هەوڵی لەگەڵا بیرێ دراسە بکرێ ئەمەی کە ئێستا ئێمەیتیان هەرێڵێمە شتێکی زۆر زۆر شخصیە و لە لای بەگشتیش لە لای حکوومەت بە هەندوەر نەگیراوە ئەوەیە ینی هەنێت جار بێ ئومێ دەبی لە ینی ئەوەنی ئومێد نامێنێت بەڵێ کاک بەختیارجان من ئەمێ پرسیارێکی کرد لێ بکەم بەڵام با دوو پرسیاری برادرانێ یان بۆ چوونە ڕایە باوەی ئەوانش بخێنینەوە یەک دەقێک بوارم بیت کاک پەیوەند قەرەداغی کە ئەویش خاوەنی ئەم پێگەیە و کۆمەڵێوانی جوانی دانسقەی هەیە هەر لەم بوارەیە کاک پەیوەند سڵاو ڕێز بە بۆچوونی من یەکێک لە هۆکارەکانی بە جیهانی بوونی سینەما هێنانی ئەکتەری دیاری جیهانیە بۆ بەشداریکردن و ڕۆڵگێران لە فیلمەکانماندا هاوشانی ئەکتەرەکانی خۆمان بەوەش چاوی دنیا دەچێتە سەر فیلمەکە بەڵام مەرجێ هەبوونی سینناریویەکی باش و دەرهێنەرێکی بەتوانا و هینێکی باشی تەرخانکراو لەلایەن کەمپانیای سپۆنسەر ڕاستە باسێکن یەکێکە لەو خاڵانەی کە نووسیومە زۆر سپاس بۆ کاکە بەڵام یەکێکە لەو خاڵانە ئەوە دوای جوڵامەکەی من ڕوونکردنەوەیکی کەمەوە چونکە هەر نزیکە لەسەر ئەم ڕوتەی کە خۆت ئێسا ڕۆشتیت ئەوم لێتەوێ بابزانم کاک بابان چیەڵێ ئەڵێ باشە چۆنیان بەچی دەرهێنەرەکان ئەتوانن کۆنتاکتێکی چالاکیان لەگەڵ نێتفلێکسە بێت ئەلبەتە وەڵامت بۆ بەڵێ لێرە ئەمە بێمە سەر و پرسیارە ئەزانم لات ئەممە مەوزوعە چونکە تۆ باسی تەلەڤزۆنت کرد باسی دەوڵەتت کرد ئەی سەبارەت بە ئینتەرنێت و سۆشیال میدیا چۆن پێگەی فیلمی کوردیە بینیتەوە ئەوەش ناڵم خەڵ بە خاڵی ئینە سەر ئەو مەسەلانە نزیک لە بابەتەکەت بۆیە ئێستا پرسیارەکەم ئەبێتەوە ئەوەی تۆژەرە بێتەوە بە پلتفۆرم یانی ئاخیرەوە کە بوو بە ئینتەرنێت ینی ئیتر لە تەلەگرامەوەی کەی لە هەر شوێنێکەوە بێت جێگەیەگە بێت کە بتوانێت جارێ ئێمە وەکو وتم وەکو ئەوەی کە پلاندانن ینی پارێک نییە بۆ بڵاوکردنەوە لە هەمان کاتیشا هیچ شوێنێکی فەرمی نییە تۆ فیلمەکەتی لێ پیشان بکە ئێمە هەزاران کورد لە دەرەوەی وڵات گلەیمان لەکەکە مەسەر نازان لەکوێت تەماشای فیلمێکی ئەم پلتفۆرمێکی ئاسایش کە بتوانێت ئەم ینی پلتفۆرمێکە دەهبێت و هەموو فیلمە کوردیەکان و هەموو ئەو بابەتانی کەتیا بێت لەم ڕۆژگارا دروسەکرێن پارێکی زۆر زۆری تێچێت چونکە شتێکی ئاسان نییە وایە ینی شتێکی لە بر براوسەرەکەی شتێکی ئاسان نییە کە تۆ بتوانێت سەدان هزار کەس لە یەک کات ئاسێری فیلمێ بکات و بتوانێت ئەم فیلمە بە بێوەستان هەموو خەڵک بیبینێ کە لە کاتێک ئاسە لە ڕووی ئایتیەوە ئاسانە بەڵام تێچووی زۆرە ئەوەیە مەسەلەکە لە ئینتەرنێت و هیچ یینێکی شوێنیە تۆ ئەو کەسێک ئێستا فیلمێکی دروست کردو نازانێت لەکوێ بڵاوی کات ئەگەر خۆشی بڵاوی بکاتەوە یەکسەر سەدان کۆپی لێ دروسە بێت و هەر یەکەوە بۆ خۆی بارەزی خۆی بڕێت و تەماشای ینی هیچ شتێکی دەست ناکەوێت لەبەرەوەی ئەگەر لە یوتیوبیش بڵاوی کاتەوە ملیۆنێ بینەریشیە 2 ملیۆن بینەریشی هەبێ هێشتا پارەی ئەو 2 ملیۆن ڤیوەرە ناکاتە دەدەقی فیلمەکە ئەو تێچووی دەدەقی فیلمەکە ئەگەر لە ڕووی تێچووە باسی بکەین بۆیە دروستکردنی پلتفۆرمێک ینی گرنگیەکی حتمیە بەڕاستی ئەبێ پلتفۆرمێکە بێ ئەم پلتفۆرمەکە ئەبێت دەوڵەت بەڕاستی بتوانێت ئەم شتە دروست کات چونکە ئەمە فارمێکی گەورەی ئەوێت ڕاستە شەریکات گەورەی باشمان هەیە لە ڕووی ئایتیەوە توانن کەس بتوانن شتە دروستکەن بەڵام ئەمەش سەپۆرتێکی گەورەی ئەوێت چونکە ناتوانیت فیلم ناکرێت لە یوتیوبدا بنرێت وە لەگەڵ ئەوە شاوەکو وتم ئێمە تەلەڤیزۆنی حکومیمان نییە هی حکوومەت بێت ئەگەر تۆ تەماشای وڵاتی کە تۆی لێژی بڕۆ تەماشاکەیان هەر کوردێک لە ئەوروپا بزانە تەماشای کە بزانە هەموو دەوڵەتێک یەک دوو قەناتێکی دەوڵەتی خۆی هەیە کە زۆربەی فیلمەکانی دەوڵەتەکەی خۆی پیشانە دینی زمانی خۆیانە سەپۆرتیەکەن ئەگەر تۆ بڕۆی ئەو فیلمی ئەم شۆ تەلەڤیزیۆنێکی ئەڵمانیە بینی بڕۆ سەری تایتڵەکەی کۆمپانیونەکەی بکە بڕۆ بە تاریخ بڕۆ لە ئینتەرنێت بە دوای وگەڕێ بینی فەندی وەرگرتو لە حکوومەت سەپۆرت کراوە فیلمە ینی جۆرێکە کە سەپۆرتی ئەو دەوڵەتی ئەو مؤسسەیەکە منێوە لێرە یەک قەوسێکم لەسەر مەسەلەی تەلەڤیزیۆن بۆ نمونە لە ئەمریکا مەسەڵەن سوید و ئەو وڵاتانەی تر بچووکەن ئەڵمانیا گەورەترە لە ئەمریکا کاتێ هەر چەناڵێکیانەڵی کاتێک کە فیلمێک لێدەن لە 50 ویلایەتە لەو 50 ویلایەتەش لە هەر شارە و فەرعێکی ئەو تەلەڤیزۆنە هەیە ئیتر تۆ 100 ملیۆن ئەگەر 100 ملیۆنی سێرکات 50 ملیۆنی سێرکات
بەس لە ڕێی تەلەڤزۆنەوە تۆ حساب کە بزانە چەندێک ئەمە ڤیو هەیە چەندێک پارە پەیاکات بۆ تەلەڤزۆنەکان بۆ فیلمەکە بەشێکی ئەوەیە هەر ئینتەرنێت کاتێک کە دی تۆ ئاپێکەکەیتەوە ئەپلیکیشنێک ئاپێکەکەیتەوە بڵێن بۆم فلیم سازانە یان ئاپێکەکەیتەوە بەس بۆ سەیری فیلم لە عالەما سەیرەوە کاڵە بابە تۆ ڤیو ئەو لە نیویۆرک زۆرترە بەڵام لە کوردستان بە هەر هەمووی بەقەت شۆرەدەیەکی ئەمریکا نابێ بەقەت شۆرەدەیەکی ئەڵمانیا نابێ سەیری کات تۆ لە ئاپیا سەیرە کاڵێ بزانێت چەندێکە سەیرەکات یعنی احتمال ئێسا مەسەلەن بەڕێستان ێسا چیتە سەر باسی نێتفلێکس وەوەی کاک بابانش پرسیاری کرد نێتفلێکس لەگەڵ فیلمی کوردیا هیچ پەیوەندێک نەبەستێت یەک فلسی پێ نەدا بۆ چونکە پارە پێیان ناکات کەسەکانی چێن لە کۆوە پارە پەیاکەن چۆن چۆنی خەڵک سەیرەکە چۆنی خەڵکی کڕێ ئەگەر باسی ئەو پلتفۆرمانە بکەی زۆربەی زۆریان ینی ناوی نەتفلێکس و SPO زۆر شوێنی تر هەمووی تقریبان زۆربەی زۆریان یاسا و ڕێساکانیان لە یەکەوە نزیکە وەکوتم ڕێوشێنی خۆی هەیە جارێ دوو یاسا هەیە کیانەوەیکان ئۆرجینەڵینی خۆیان یانیکان نووسێ نێتفلیکس ئۆرجیناڵیان BBC ئۆرجیناڵیان کە ئەو دروستکردنی خۆیان ئەگەر تۆ باسی ئەوە بکەی ئەوە ئەگەر ئەبێت لە ئەوڵەوە ینی هەر لە بیرۆکە و چیرۆک و سکرپت و ئەوانە بە یاسا و ڕێساکانی ئەوانە ئەڕۆ تا دروستکردن و تا تەواو بێت تا بڵاوەکرێتەوە ئەوە شێوازێکی ترە و دروستکردنەکەی ترەوە واسێتە سەر بەشی بەرهەمهێنانی نێتفلیکس خۆی ئەگەر نێتفلیکس ئۆرجینەڵ بێت ئەگەر شتێکی تر بێت مەسەن فیلمێکم دروستکردن لێ بیەوە ئەوەش ڕێوشوێنی و جێگەیەکی زۆری ئەوێت ئەم فیلمە وەربگیرێوانش ئەیش هەر بە هەمان شێواگەر باشتری وکو پێشتر بەر لە دروستکردنی کۆنتاکت بکرێ و کۆمەڵی پرسیار هەیە و زیاد لە 100 شتێ پرسیارە وەڵامە گیرێتەوە ئەنجا تەواوی ینی وردەکاری لەسەر فیلمەکە ئەنجام حامێکی ئینتەرنەشناڵیەوە شەریکێکی ئینتەرنەشناڵیەوە شەریکەیەکی بڵاوکردنەوەی ئینتەرنەشناڵە بێ لە پشتی فیلمەکە دەبێت لەسەر ئاستی کەس و تاکە شخصی زۆر زەحمەتە ئەکرێ ناوترێ ناکرێ بەڵام زەحمەتێکەکەی لە فیلم دروستکردنێک زیاترێکە وەکوتیشم بەڵێ ئەوە کارێکی ینی کاری کۆمپانیا و کاری شتی گەورەی دەرەوەی وڵاتە ینی خەڵکی ئەوەیەکە چەندین ساڵ کە لەو مەجار لەو بوارە کاری کردبێت بۆیە ئێمە زۆر کاڵین زۆر جارێک زۆر نزیکین لێوەی بەڵام وەکوتم ئەوانەی پێویستە ئەوەی ئەو کاکپەیوەندیش باسی کردم یەکێکە لەو خاڵانێک کە باسم کرد پێشتر قسەکەمان بڕی کاتێکە تۆ بۆ پرۆدەکشنەکەی لەگەڵ وڵاتێکی تر لەگەڵ مەسەلەن خۆی ئەوە زۆر گرنگە مەسەلەن کوردستان هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی میسر پێکەوە فیلمێک دروستەکەن بەبێ بڵێن دیمەنی کوردستانی تایان دیمەنی مەسری تیا شتێکی کوردی تیایان پێکەوە فیلمێک دروستەکەن ئەم پێکەوە دروستکردنە کارێکی زۆر باشە لە ڕووی پێشخستنی زمانەکەی تۆ فیلمەکەی تۆ بە جیهانیکردنی فیلمەکەی تۆ هەر هیچ نەبێت لەو کوردستان 8 میلیۆن کەس مۆسم هەیە یان ملیۆنێکی تەماشای کرد لە میسر ڕەنگە نزیکەی 20 میلیۆن کەس تەماشای فیلمەکەی تۆ کرد و لە کاتێکە هینێکی باشە ینی ئەبێتە خاڵێکی زۆر باش بۆ فیلمەکەی تۆ لە هەمان کاتا مەسەلەنەوەی کاکوێندیش باسەکە چەند جار پێشنیارمان کردو چەند جار قسەمان لەگەڵا کردو مەسەن هەمان ئاکتەری چ کوردەکان و چ خەڵکە ئەجنەبیەکانی ژەیژ لە ڕێگەی کۆپرۆدەکشنەوە کە تۆ بتوانی لە ڕێگەی ستارەکانی ئەوانیشەوە بتوانی فیلمی کوردی یان بڵاوکردنەوەی مەسلەی فیلمی کوردی قۆناغێک بەریتە پێشەوە ئەوانە وەکوتم کاری زۆرەوێ بەڵام لە ئاخیری کوپلانی دیسان لە کۆی گشتیش تەگانیشە و ڕەسەنی فیلمەکە و باشی فیلمەکەش خۆی دوو باڵی گەورەیە یاتێ بەڵام زۆر ناتوانێت بڕوا لە ئەگەر کۆمپانیایەکی بەرهەم کۆمپانیایەکی بڵاوکردنەوەی جیهانی لە پشتی فیلمەکەتەوە نەبێت یان کەسێکی ئەیجنتێکی فیلم کە تایبەتەوە مەسلەی بڵاوکردنەوەکە استراتیژی بڵاوکردنەوەکەت بۆ داڕێژە کۆمپانیەکانی دنیا پێناسێت بۆیە ئێمە زۆر گرنگە ئەو فیلم ئەو خەڵکانی کە ئەوانەی بە تایبەتی فیلم ئەیجنتن نازان تایبەت کاریانەوەیە کە فیلمەکەی تۆ توانێت لە پاش تەماشاکردنیان خوێنەوەی سکرپتەکە دیانەوە توانێت ڕێگا و ڕێگەکانت بۆ نزیک کاتەوە بەڵام ئەمەش تێچوویەکی ئاسایانی تێچوێکی بچووک نییە بۆیە وەکوتم فیلم لە بەرەوەی گرانە بە تاکە کەسی تا ئەم مەرحەلەیە توانی بیبیت لە دوایەوە پشت ئەشکێ بە تاکە کەسی
وایە جا من خاڵێکی کرد لەسەرەوەی کاک پەیوەند کە باسی کرد ئەکتەری جیانی بێنیت بەڵێ ئێمە کێشەیەکەیە کاک بەختیارجان ئەلبەتە بە ڕێزیشتان بینیوتانە لە هەنێ لە فیلمەکانمانە ئەکتەریان هێناوە لە بەریتانیاوە لە ئەڵمانیاوە بەڵام ئەمە ناکاتە ئەکتەری جیهانی ناچیانی ئاخر ئاتۆ پاری ئەزانی تۆ ئەکتەرێکی ئەیلیستی ئەمریکی بەچەنە کاتێکە بەڵێ بڵێ بڵێ لە ئینتەرنێت بین و سەکسەر ینی یەکسەر لە گوگڵا پێێتەڵێ پێتەڵێ هەر یەکێ لەو ئەکتەرانە بەڵام من ئەتوانم ئێساک هەر کەسێکەوێت ئەکتەری ئەجنەبی بێنە من لە ئەمریکاوەتوانم 50-60 برادری خۆمەیانێنم هەندێکیان لەوەی هەر بە بەلاشش نواندنت بۆکەن و ئەمریکی ستارسێکی بەڵێ ئەتوانی ئەجا خاڵێکی ترکە زۆر گرنگە مەسلەی یانی کە تۆ مەسەری دروستکردنی ئەگەر حکوومەتی ژەو دامەزراوانە ئینەکە ئەبێت حکوومەت یارمەتی ئەو لە دنیاە ڕەنگە تۆ باشتر شارەزابی لە دنیا کۆمەڵێک جێگە کۆمەڵە دامەزراوانە فیلم فەندنەوەە کە تۆ توانی بچی لەگەڵ یانە ئیشکەیت و بڕەپارەیەک یان هەر هیچ نەوێ ئەتوانن سەپۆرت بکەن کە پۆست پرۆداکشنەکە یان مۆنتاژی فیلمەکەت و دەنگ و ڕنگ و کۆتا فیلمەکەت لە ئەستۆ بگرن ئێمە ینی ئەو دامەزراوانەشمان نیە لە ناو هەرێمی کوردستانە بەتای ئێستا خەریکن وا دامەزراوەیەک لە سلێمانی دانێکیش لە هەولێرەوە خەریکی وەکو فیلم فەندۆ توانی ینی هەوڵیان ناوە بەڵام هیوادارە ئەمە ئەبێ وا بکرێکە تەنها بودجەی فیلم و دروستکردن و بڵاوکردنەوەوانە لەسەر ئاستی تاکە کەسی و تەنها ڕقەمی سینەماکان نەبێ وەکوتەمە بێ هەر هیچ نەبێت لە ناوڕاستی فیلمەکەیان لە سا 75 فیلمەکە حکوومەت یان موسسەیەک یان بە شێوازێک نام لە زەڕیبات جێگەیەکەنەوە وەکو ئەو وڵاتانە شوێنێکا جێگەی بکەنەوە کە یارمەتی دەستی مەسەلەن کەرتی تایبەت بگیرێ هەوڵیان لەگەڵا بیرێ زەریبیان لەسەر لا ببن یان ساڵانە بودجێشان بۆ دابنن بۆ بەرهەمێنانی فیلم یارمەتیەک بگیرێن بۆی بتوانن زیاتر ئەوانیش قاڵ ببنەوە بە تایبەتی لە مەسەلەی بڵاوکردنەوە یان کۆمپانیایە دەتوانێت کۆمپانیایکی ئێستا کوردستان ئەگەر باجستێکی باشە بتوانێت لەگەڵ کۆمپانیای بڵاوکردنەوەکانی میسر و لوبنان و ئیمارات و وڵاتانی تراوە پێکەوە فیلم بگۆڕنەوە پلانی بڵاوکردنەوە دابنێن ئەگەر جێگەیەکی وابێ ئەزانە ساڵانە چەند فیلم بەرهەمێنرێ لە چ کاتێکا بەرهەمێنرێکی تەواوە بێکەی بڵاوە کرێتەوە ئەمانە کە بوو بە بزنس و بوو بە ڕقم ئەیتر ئەوەنە یارمەتی حکوومەت و خەڵکی تری ناوێ هەر ئەوەیە کە بکەوتە سەر وەکوای قیتارەکە لە سکەکە ترازا بێبی خەیتەوە سەری تو پێویستی بۆ پاڵپێوانە پاڵێکی گەوری ناوێت لە سەرەتاوە قورسا بەڵام کە کەوتە سەر ڕێچکەکەی خۆی چۆنی ژەکەوتە سەر ڕێچکەی خۆی وەکو ئەوانەیە کە باسیەکەین و هەمیشە ئێڵێن تەنانەت نەک ئەکتەریش مەسەلەن تۆ ئەگەر وەکوتم کۆپرۆداکشن لەگەڵ وڵاتێکی وەکو ئەمریکایە بکرێ پرۆدیوسەرێکی گەورەی مەشهوری ئەمریکی لێ ڕەنگە لە ئایندا بتوانێت کە سەپۆرتی فیلمی ترکیان لە ڕێگەی شەریکاتی بڵاوکردنەوە پێ بناسێنێ علاقات هەریز نەبێ علاقاتە دەوڵەتەکە نێو دەوڵەتەکە دروستە بێ لە بینی تۆ وڵاتێکی ترە بەڵام ئێستا لەسەر ئاستی کەسی ئەوەی کە ئێستا کراوە ینی هەر زۆر باشە ئەمە لەسەر ئاستی کەسیە بەڵام با ئێمە بینە چەمچێکی کە زۆر گرنگە ئێمە با لە سینناریۆ دەست پێ بکەین اینجا پێشەوەی من لە سینناریۆ دەست بکەم حەزەکەم ئەم ڕوونکردنەوەی کاک پەیوەندش بخوێنمەوە چونکە پەیوەستە بە ئەو چەمکەیان ئەمە لای خۆمەوەی بەڵام نازانم لە زنجیرەی بانگەکەی تۆ تێکە دەمیان نا یەکێکی دیکە لە خاڵەکانی بەجیانی بوونی سینەمای کوردی بەڕای من ئەبێت ئاستی بەرهەمهێنانی خۆماڵی لە باشەوە بگاتە لیڤڵێکی پرۆفشناڵ و کوالیتیەکی وەها کە چاوی بینەری بیانی بەلای خۆی ڕابکێشێت وەچیدی لە ئاستی لۆکاڵی نەمێنێتەوە ئیتر بەڕاستی کاتێتی وەها بڕوا ئێمە زیاتر دێنە دواوە لە چاو وڵاتانی تری دنیا اینجا من لێرەوە ئەماڵێم ئایا ئێمە فیلمەکانمان پێشەوەی دەست بە فیلم بکەین ئەگەر کەمپەنیەکە بێ ئەگەر جێگەیەکە بێ ئەگەر جەمعەیە ڕێکخراوێکە بێت سینناریۆکەمان بۆ هەڵسەنگێنێ تەتەڵەیکە لە بێژنگی با لە سەرنی با لە هێڵەکجی با تا ئەگاتە ئەوەی کا ئایا لە سینناریۆکەوە ئەمە ئەبێ بە جیهانی بوون ئەمە ئەو بینەرەیە کە کاک پەیوەند باسیەکات
ڕاستە ئەو من وتم لا ئەوەڵ و ئاخیری فیلم سینناریۆیە ینی لە ئاخیر ئەوەڵ و بەڵێ ئاخیری سینناریۆکی باشە دەبێت بینەری باشیش دەسەکەەوە واشتانێ فیلمەکە جێگەی خۆی بکاتەوە بەڵام وەکو مەسلەی ئەو من ناتوانم هەڵسەنگانم بکەم چونکە من لێرە نیم بۆ هەڵسەنگانی فیلموانە بەڵام قسەکەی کاکە پەیوەندیشتە ینی تەواو ڕاستە بەڵام منیش هەر ئەیڵێمەوەی کە ئێستا هەیە هەمووی هەوڵی تاکە کەسیە هەمووی هەوڵەکان چڕ نەکراونەتەوە ئەوەی کە گوزەراوە تا ئێستا ماندووبوونی ئەو شخصانەیە کە دروستیان کردووە کارەکە بەڵێ وەکوتم ئەگەر سەپۆرت نەکرێ ئەم مەسلەیە مەسلەی ینی فیلم نەبێتە کایەکی گرنگ ئەگەر نەبێتە کایەکی گرنگ هەر لە پاشەکشا بێت دڵنیاییەوە ینی هەر لە پاشەکشا بێت چونکە کارێکی تاکە کەسی نییە ینی من ناتوانم تەنیا خۆم فیلمێک دروستکەم تۆش ناتوانیت بەدڵنیاییەوە لەبەر کارێکی زەحمەت و قورس و گران دروستکردنەوەی ژیان لە چوارچوی فیلمێکە ینی گێڕانەوەی ئەو هەموو چیرۆک و بەسەرهاتە پێویستی بە زۆر شت هەیە پێویستی بە زمینە سازێکی هێجگار زۆر هەیە بۆ ئەوەی کە تۆ بتوێ وەکو وڵاتێکی دراوسێت لێبێ وەکوتم بڕۆسەری وڵاتێکی دراوسێ و پاشەوە بڕۆسەری ئەو دامەزراوانە بکە بزانە تەمەنیان چەند ساڵە جارێ لە بواری دروستکردن و بڵاوکردنەوە و دروستکردنی کادر و زۆربەی کەمپانیەکان لەگەڵ دۆزینەوەی سینەمایە دامەزراون بەڵێ ئیتر وەکو تەماشاکەی کاتێک ناتوانانی بەڕاستی خۆ ئەوە پێ براوردکەی بە وڵاتێک ئەو وڵاتە گەورانە چونکە هەر ینی یەکسەری بینیت بۆیە لای ئێمە ئەگەر بمانوێ ئەمە وەکوتم ئەگەرمانە چایە باشتریکەین کاری تەنها من و تۆ ئەم دیبەیتانە نییە بەڕاستی ینی ئەو جیلێکی ئەو جیلێکی ئێستا خەریکن ڕەنگە ئەوان بۆ ئەوان بگاتە ئیسراحەتر مەسەلەی دروستکردن هەرواش بە لە دنیا ینی سەرەتای هەموو شتێک زۆر قورس و گران و زەحمەتە ئێستا بێ دڵمان خۆش بێ بەوەی کە چەند ساڵێکە هەر هیچ نەبێت کایی دروستکردنێ هەر هیچ نەبێ مەسەلەن توانی ینی کادر دروستە بێت وردەوردە لە دروست بوونە لە پشکوتونایە مەسەن وای لێ چەند ساڵێکی تر من هەموو جار شتێک بە سوعەتەوە بە برادەکانی خۆمەڵێم لەسەر سێتوانە کاتێکە خەریکی دروستکردنی شتەوین ئەڵێم هەتاوەکو ئەو گەنجانێک ئێستا پێکەوت کارەکەین وانەڵێم هەتاوەکو کوڕی فلانە کەس نەبینی وەکو باوکی خەریکی لای دانانوێ ئەم پیشەیە جێگر نابێت یەک ئاواتێکی ساڵی نەوەتوێکی زۆربەی ئەو هاوڕێیانم ئەو فیلم سازانە بڵێم لە نەوەتوێک دوای ڕاپەڕین کۆمەڵێک گەنج کۆبووینەوە کۆمەڵێکی تەرێکە و لە لای خۆی و فیلممانە کرد بەڵام تەلەڤزۆنی گەلی کوردستان پشتیوانیکی باشی کرد بە پشتیوانی هاوڕێ ئازیزم کاک عباسی ڤیددیو کاک عباس لەبەروی خۆی لە بوارەکەی بوو ئیشی کردو بوو لە شاخ بە ملیم ئیشی کردو بوو یعنی ئەمە زۆرێکی ئەیویست پاڵپشتی هەمومان بکات یعنی من لە ساخەوە پێشمەرگە بووینە بێکەوە ئەزانم کاک عباس کێ بووە اینجا ئەیویست پشتیوانی هەمومان بکە لەو کاتەیە وەکو شۆڕشێک هەڵمەتێک کرا کۆمەڵە فیلممان کرد بە VHS کردمان بە زۆر بە فەقیری هەر ڕووناکیمان نەبوو زۆر کەرەسەی ترمان نەبوو ئەو کاتە تەمەنامانە کرد لەم کاتەیە لە ئێستاە ئیتر فیلمی کوردی هەنگاوەکانی بەرەوجیهانی بوون ببڕێت بەس بەداخەوە تاکو ئێستاکە هەر لەو لە گانگۆڵ چێین اینجا با بێمە سەر بۆچوونی برادێکی کەمان کاک سەروەر سۆفی کەویش هاوڕێیەکی ئازیزمانە لەم پێگەیە هەر ئەوەنی ئەم ماڵەیە ئەڵێ سڵاوتان لێبێت پێش هەموو شت بە بڕوای من ئاستی ئاکتین لە نێو هونەرمەندی هەرێمدا باش نییە لە کایەکانی تریشە هەژارین لەوانە سینناریۆ و دەنگ و ڕووناکی و وەکو بەڕێستان باستان کرد وڵا ئەگەر سڵاوانەیە بۆ کاکە سەرۆر هەڵبەتە مەسەلەی طبعا نواندنیش کاری سەرەکی فیلمەکەی بەڕاستی بەڵام ئیتر ئەوی ژۆکو باقی کایەکانی تری ناو فیلمەکە وەکو هەموو شتەکانی دریانی پێویستی بە
کاتیەوێت تا ئاکتینیش باشە بێت، کاتیەوێت هەتاوەکو شتەکانی تریش ئەچنە سەرە و ڕێچکەیە. ئەوەی کە تا ئێستا گوزەراوە تۆ بینیتەوە هەمووی هەوڵ بووە ئەم هەوڵەش بەردەوام ببێت، بەڵام هیوادارم ینی بتوانین لە چەند ساڵانی ئایندە بتوانین کە باشترێکی بکەین. سەوەکو تۆ بۆ باسکردنیوانە مەسەڵەن هەر ئێستا پێش 4-5 ساڵ لەمەوە پێش زۆر شت فەرقی کردووە، ینی زۆر شتەکە ڕانێکی زۆر گەورە بووە. ئیتر ئەمەش کاتی پێویستە، خەڵکی تەکنیکی پێویستە، خەڵک گلەی لە سینناریۆیە بڵێ وە سینناریۆ بێ باشتر بکرێ بێ خەڵکی عاقڵتر و زیرەکتر و ئەوە پاشان تەنانەت بتوانین سینناریۆکانمان لەگەڵ وڵاتانی دەرەوە شێرکەین کە بۆمان ینی خەڵکی ئەوانەی کە لەو بوارە قاڵترێکن لە خەڵکانی لای خۆمان بتوانن ئەو تام و چێژە سینەمایی پێ ببەخشن. ئەمانەش هەمووی لە ئاخیرەوە لە کۆی گشتیا بەڕاستی ینی من لەگەڵ سینارێستی بریتانی قسەم کردووە کە خەڵکێکی کەسێک بووەکە لە سەر ئاستی دنیا ڕقمێکی گەورە بوو، بەڵام پارە و ئەو شتێکە بڕیار بووە من بیەم بۆ ینی تقریبان پارەی ڕوبعێکی فیلمەکە بووە هی دروستکردنی فیلمەکەم دەست ناکەوێت. ئەو کاتێککە تۆ پێویستە بە کەسێکە کە سکرپتەکە و بە لایەنی کەمە بۆ ئیدت کا بۆ چاکیان بە شێوازێکی تر بیژێڕێتەوە بۆت کە تۆ خۆت شازایەکی گەورەت نییە لە بوارەکەیان اختصاصی توانێت لە کاتێک ئەگەر تێ کەسێکی ینی تایبەتمەند بە بواری بە تایبەتی نووسی. ئەمانش ینی هەوڵی هێراوە، بەڵام زایف بوون هەوڵەکانمان، بەڵام لە ئایندا بە بڕای من باشترێکە بە پێویستی بە 10 ساڵێکی تر هەیە کە بە تەواوەتی ینی هەم لە ڕووی بازاری ناوخۆ، هەم لە ڕووی دروستکردن، هەم لە ڕووی بازاری دەرەوەش ینی وردە خاوە زۆر خاوە لە بەرەوەی باسم کرد ئاسی تاکە کەسیە. ئەگەر تۆ بتوێت سەریعیکەی و تەویکەی پێویستی بەشی ترە. پێ دوان نییە بەرژەوەندی ئێمە سینەمامان وەکو ئەوانە و چەمکانی کە باست کرد با بڵین لە ڕووی ئاکتینمانەوە ئەکتەرمانەوە هەموو کەرەسەکانمانەوە لۆکیشنمانەوە هەوارەکان مانجیەکانمانەوە کە هەرزانتر بن بتوانین بەرژەوەندێکی وا دروستکەین بۆی کەمپەنیە جیهانیەکان بێن لەگەڵمانە هاوکار بن. تۆ بڵێ ئەو بەرژەوەندیە دروست بێ و بتوانین ئاخر ئەزانی ئەوڵێم ناڵێم ئوستاز ینی ئەکتەرێک لە لای ئێمە لەگەڵ ڕێزم ینی بەڕاستی بەپارەی ئاکتینەکەی ناژی ینی لە 4 ساڵ جارێکایەتە بەردەم کامێرە 5 ساڵ جارێکێتە بەردەم کامێرە یان ئەکتەری شانەوە بوو هەموو هەوڵ و گوزەرانێکی یاوە هەموو ینی چۆن مەزا ینی چۆن بژیە مەکتەرە ینی بەڕاستی بەپارەی ئەگەر نەبوو بێ بە پیشە بەڕاستی ئێمە ئەگەر ئێمەکو دەرێ تەکنیکیەکان و دەرێن ئێمە ئەگەر ڕکلام و بازاڕی ڤیددیو پرۆداکشن نەبێ ئێمەش لە برسە ئەمریل یانی خۆ بە فیلم من لە ئەمریکا بە 1000 حاڵ بە کۆمەڵی خۆبەخشی اینجا توانیم متمانەیە دروستکەم زوو نواندن کەم بڕۆم وەکو ئاکتین بڕۆم بەشداری بکەم وەکو کارەکانی تریشم وەکو دروستکردنی سێد وە شتەکانی تریش اینجاش ناتوانم لەسەری بژێم. ئاخر منیش ڕاستە بەڵام ئەگەر کە لەوێ بردووامیش هەیە زۆرتریشە لە چاو کوردستانە پێی ناژێت ڕاست ئاخر لە شوێنێکا کە تویتە جێگەیەکەویتر وردە ینی بە جوانی بە پیشەکە دەش هەنگاوی تری ماوە ئاخر منیش ئەوە ئەڵێم ئەگەر تۆ باسی بڵێن من باسی ئەگەر ئەو ئەکتەرانەی کە لە لای ئێمە مەسەلەن ئێستا ئاکتەکەن ئیترەوە ینی ئەوە ئاستی ئاکتینی ئەم برادرانەمانە بەڵام ئەگەر تۆ بتوێ باشتری بکەیت و ئەوە ئیتر کاری دەرهێنەر و کاری بەرهێن و گەورەترین کێشەیانەیە لە ساڵێکە چەند فیلمی کوردی دروستە بێ لە هەموو کوردستانی باشوور و باکوور و هەر هەمووی تا با بڵێن ئەکتەرەکانمان بەشداری بکەن چەند شانۆیی پێ ئەگات بەرهەم دێت ئێمانە زۆر کەمەدروسە بێت زۆر کەمە ئەزانی کاتێک کە تۆ ئەبێ کاتێک کە ببێ بە بازار کاتێکە خۆشەویست بێ کاتێک کە گرنگ بێت کاتێک کە ئەوە بێت وەکو وتم ئەگەر لە مناڵیەوە
لەناو ڕۆزەکانەوە مناڵ فێرکەن سەیری فیلم کە ئەم مناڵە خەیاڵێک لای دروستە بێت وردە وردە مێشکی بەلای فیلم و وردە وردە چێتە ناو دنیای بینین و دنیای ڤیچۆڵ و ئەوانەوە کە گەور ئەگەر حەزی لە ئاکتین بێ وردە وردە سەیری فیلمەکە چێتە سکوڵی خوێندنگەکانی شانۆ و سینەما و نواندن و ئەوانەوە وردە وردە گەورە ئەبێ لەگەڵ دنیای نواندنە. من یەک نمونەی زۆر بەسیتی چاوپێکەوتنێکی عادلیمامە و بە باسەکەم لە ساڵانی هەشتاکان لە چاوپێکەوتنێکەوە زانام نازانم لە ڕۆژنامە بوو چۆن بووی تر شتێکی وە ئەڵێ من بەیانی کە هەڵە سمەڕۆم لە ستۆدیۆیەکە خەریکی پرۆڤم بۆ شانۆییەک یان نمایش بۆ ئێوارەکەی نمایشەکەین ئەڵێ ئەچم بۆ تەلەڤزۆن بۆ کارێکی دراما یا کارێکی تەلەڤزۆنی دوایی ئەڵێ اینجا ئیشی سینەمایی ئەڵێ ڕۆژەکەم ئاها دابەش بووە ئێتۆرە مەکتەرێتی چۆن پێی ناژێت پەروەردە فیلمی ژیانی تەجروبەیە حەقلێکە پێگەی شوێنێکە خۆی تیا تاقیەکاتەوە ینی ئەبێت تەجروبەیەکی زۆر بکات ئەبێت تەجروبەیەکی زۆر بکات بۆ بتوانێت فیلم پاکێجە ڕاستی ینی ناتوانین تۆ بەس گلەی لە ئاکتەرەکە بکە یان بەس گلەی لە کامێرەکە یان گلەی لە درێنەرەکە بکەی لەبەرەی پاکێجێکی گەورەیە ئەبێ هەموویان وەک یەک دەست بن ینی بێکەوە ئەتوانم ئەو دوو بۆ سوونەی کاک پەیوەند بخوێنمەوە کاک بخێر بە یارمەتیت بەڵێ کاک پەیوەنەڵێ ئەو ئەکتەرانە جیهانی نین لە فیلمە کوردیەکان گەر هاتبێت شوە لێ خۆیان بە خۆماڵی ئەژمارەکرێن لەسەر ئاستی وڵاتەکەی خۆیان کەوایە ئەبێت چاو لەسەر ئەکتەری جیهانی بێت بە واتە پەتیەکەی کاک سەرکەوت گیان هاوشێوەی ناوە زەبەلاحەکان چونکە هەموو ئەکتەرێکی بیانی ناوێکی گەورە نییە یاخود بە معنای جیهانی بوونی ئەو ئەکتەرە بێت ئەمە چییە بیانیە کەمپانیایەکی دڵسۆزی پارەدار کە بەداخەوە کەمپانیای دڵسۆزی وەها کەمە گەر سەپۆرت بن ئەو کات ئەکتەرێکی وەک ناوە گەورەکانی هێنا هەنگاوێکە بۆ جیهانی بوون چونکە ئیتر تەواوی نەکردووە بابڵە مەسەر بابەتەکەی تری ئەڵێ خاڵێکی تری دیکەی جیهانی بوونی سینەمای کوردی گۆڕانکاریە لە ژانری فیلمەکانمان نەک چیرۆکی دووبارە و یەکتەریبی وەک ڕۆمانسیێت بە تەنها دەتوانین سینەمای کوردی بە نمونە وەربگرین کە بەڕای من باشترین نمونەیە کە سوودی لێوەربگیرێت باسیێڵێ سینەمای کوردی دەتوانین سینەمای کۆری بۆیەوە گەڕامەوە تاکیید کەمەڵە سینەمای کۆری بە نمونە وەربگرین کە بەڕای من باشترین نمونەیە کە سوودی لێوەربگیرێت وەک ژانری هەز بزوێن وە مرۆڤ دۆستی ئاکتینگی ئاکشنێکی ڕاقی بە مەرجی بوونی ڤژوەڵ ئەفێکتێکی ناوازە و سینەماتۆگرافیەکی بێوێنە و لۆکەیشنی باش ئەمە بۆ چوونەکانی کاک پەیوەند ئەلبەتە کاک پەیوەندجان من و تۆ و کاک بەختیاریش کۆچین لەسەر ئەوەی کە ئەکتەرە جیهانیەکان ئەوانەی کە بە بڕەپارەیەکی زۆر دێن کاوە لە ئاستی ئێمەیان نییە چونکە ئێمە تا ئێستا حکوومەتش پشتیوانمان نییە جاران کاتی خۆی حکوومەتی عێراقی کە فیلمێکی کردەوەی سەورەت نازانم کامەی بۆەوەی هینی هێنا ئۆلیڤەر ریدی هێنا ئەوە حکوومەتی عێراقی ئۆلیڤەر ریدێنێ بەڵام فیلمەکە لە هەموو وڵاتی عەرەبیە وابزانم پارەکەی ئۆلیڤەر ریدی نەگرتەوە نەیتوانی دابینیکە لە هەموو وڵات کە لە هەموو وڵاتی عەرەبیان نمایش کرا بەڵە کاکجان فەرموو وڵی ئەگەر ئەکتەری جیهانی ئەوەی کاکە پەیوەند باسیەکە ئەگەر لە فیلمێکی کوردی بەشدار بێ ئەگەر فیلمەکەی پێ باش بێ و بتوانێت لە فیلمێکی کوردیا بەشدار بێت لە ڕووی ئەگەر هەر وەکوتم ئێستا لە گوگڵ دینوسیانی پارەیەکی ڕەنگەم پاری بەزە وەکتەرەوە پاری سەدان لەو فیلمانەیەکە لەم ڕۆژگارە لێرە دروستەکرا لە ڕووی ئەوە ڕەنگە کەمێک زەحمەت بێ دابینکردنی و یان دروستکردن لێرە بەڵام مش لەگەڵەوەم ینی فیلم بزە بە قسەکانی توێ بێ وا دروستکرێ ئەبێ تەکنیکەکەی وا بێ بێ مۆسیقاکەی وا بێ هەمووی وا بێ ڕاستە بەڵام ئیترەوەش کاری گرنگیە بێ و بڕاستی تێچووی باشیە بێ و وەختێکی زۆر زۆری شێوێ بۆ دروستکردنەکەی
سپاس بۆ کاکە پەیوەندچێت. دوا پرسیاری من پێم وایە بێ بە دوا پرسیارم چونکە نامێ زۆر کاتە بگرم ئەزانم سەرقاڵی ڕۆڵی فستیڤالەکان چییە لەم قەیرانە؟ خۆی پێشتر هەر ئاماژەیەکی کورتم ما بە مەسلەی فستیڤالەکانیش بەشێکی گرنگن لە مەسلەی بڵاوکردنەوە، ینی بە تایبەتی فستیڤالەکانی لە هەموو فستیڤالە گەورەکانی دنیا بازارێکی هەیە ناو فستیڤالەکە کە لە ناو بازارەکە بێت تەشوێنی یەکتربینینی هەموو گەورە کۆمپانیەکانی دنیا و ئەو کۆمپانیانی کە لە پشتی ئەو فیلمانەوە بوون کە لە ئێستا لەسەر سکرینی فستیڤالەکان لە پشتەوە پیشانەیرێن لە هەمان کاتا بەرهەم هێنا تازەکان و بەرهەمێنە قاڵەکان و ئەو شەریکاتانێکی ئیشەکەن بۆ بڵاوکردنەوەی بە تایبەتی تەلەڤیزۆن و پلاتفۆرم هەمووی لە فیلم ئەیجنتەکان هەمووی لەوێ وجودیان هەیە. بۆیە کاتێککە ئەڵێم ئەم مەسلەیە بێ بەدامەزراوە بکرێت یان کاتێک کە تۆ بڵین هەرێمی کوردستان لێرە ئەم ساڵ سێ چوار فیلمی باش دروست کرا لە ناو سێ چوار فیلمەکە فیلمێکیانە بێ بە نوێنەری هەرێمی کوردستان بۆ فستیڤالات و بۆ چونەت بۆ ئەو فستیڤاڵ ڕسمیانەی کە بە ناوی دەوڵەتەوە فیلم وەرەگیرەکە وشە بێ لە ڕێگەی عێراق و پاشان عێراق بینەرێ بۆ هەندێک لەو ئیڤنت و فستیڤاڵ و شتانە. بۆیە ئەگەر ئەمە ینی لەناو فستیڤالەکان ئەم بازارانە گەورەترین فرسەتە بۆ لۆبیکردنی کورد لۆبیکردن لە کاتێکا کە ئەگەر تۆ بتانی مەسەلەن سکرپتەکەت حازر کردووە و پایلتێکی کورتەیەکی فیلمەکەشە بە ڤیددیۆ مەسەلەن ئەگەر هەبێت یان بە داڕشتێکی باشی بۆ کراوێت لە ڕووی پرزنتەیشنێکەوە ئەتوانی لەوێ تەواوی زانیاری لەسەر ئەو ژانرای فیلمەکەی خۆت و مەسلەی فرۆشی فیلمەکەت و مەسلەی ئەتوانی پێش فستیڤالەکە بە دەیان ڕۆژ لیستی هەموو بەرهەمهێنەکان و لیستی هەموو شەریکە گەورەکان وانە کە تۆ بەشداربی لەوێ ئەتوانی بە ئاسانی ئەم کۆنتاکتانە دروستکەی تۆم کۆبوونەوەوانە دروستکەی کە ئەمە گەورەترین خێرە بۆ دروستکردنی فیلم ینی ڕێگەیەکی زۆر ساڵحی ڕێکوپێکە بۆی کە تۆ بتانی کە فیلمەکەت هەم دروستکەی و هەم بیشی فرۆشی لە ناو ئەو شوێنانە زانیاری دەسەکەوە کە سەدان وڵاتی دنیا هەن کە فەندەیەن بەو جۆرە ژانرایی بەو جۆرە نووسینەی فیلمەی تۆ ئەگەر مەسەلەن مەقاومەتە ئینسانیەکانی مەسەلەی ئینسانە مەسەلەی ژینگەیە مەسەلەی خراپ بەکارهێنانی مادەی هۆشبەر و نازان زۆرێک لەو شوێنانەکە کۆمەڵی یاسا و ڕێسای هەیە کە لەناو ئەو بازاری فستیڤالانە ئاندۆزیتەوە کە وڵاتانی تر هەن سەپۆرتی ئەم جۆرە فیلمان و ئەم جۆرەینانەکە کە ئەتوانی لە ڕێگەی ئەلکترۆن لە ڕێگەی وەبسایتەکانیانەوە بتوانانی داوای فەندکەی و چەندین کەسی ژوەری کردووە تەنانەت لە کوردستانیش. بۆیە ینی فستیڤالەکان ئەبێ بتوانرێ حکوومەتی هەرێمی کوردستانیان کۆمپانیای لە کوردستان ساڵانە کۆمەڵە فستیڤالەیەکە لە چواردەوری ئێمە زۆر گرنگن کە ئەتوانین ئێمە لەناو ئەو بازاڕانە جێگەی خۆمان بکەینەوە بووثێکمان هەبێ بتوانین دوکانێکی بچکۆلانە بە ناوی کوردستانەوە بتوانین لەوێ هەبین و بتوانین بازاڕی خۆمان بکەین چ وەکو کۆپرۆدەکشن چ وەکو بڵاوکردنەوەی فیلم و چ وەکو ئەوەی کە بتوانین بە دەردی کاکە پەیوەند دەڵێ کە بتوانین پەیوەندیمانە بێت لەگەڵ وڵاتانی تر و ئەکتەر و نازانم چی کاتێک کە تۆ کۆپرۆدەکشنەکەی لەگەڵ تۆ پارەی ئەکتەرە نای ڕەنگە وڵاتە بیاکە قەرارە لەناو فیلمەکەی تۆ بێ. بۆیە بازاڕی فستیڤالەکان بازارێکی زۆر گرنگن و ئەبێ کۆمپانیا بێ یان حکوومەت بێکە هەوڵ هیراوە ساڵی پاروانە چەند هەوڵێکی گرنگ هەبوو لەو بارەوە بەڵام ئەبێ زیاتر بکرێ و زیاتریش پشگیری بکرێن مەسەلێ و لە هەرێمی کوردستان وازام ئێمە ئێستا وازانەیەک فستیڤالمانەیە ویش لە دۆهۆگەکرێت بڕۆ ناکەم بازاڕی ینی فرۆشی فیلموانەی گەلێک هاوڕێمان کە هەنێ برادرانە بینم لە فەیسبوک و لە پێگەکانە گلەی یەکەنیان با بڵێن هەنێ ڕخنیانە بێ لەسەر فستیڤالەکان ئەڵەم فستیڤال زەرور نییە نەخێر فستیڤال منش لەگەڵم بۆ چوونەی بەڕێستانم فستیڤال ئەگەر بتوانێت بازار دروست کات پەیوەندی بە کۆمپانیا جیهانیەکانەوە بکات بە ئیجنتەکانەوە بکات بەڵێ ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە لەم قەیرانەی فیلمسازی کوردیا ببینێت. کاک بەختیار بابێمە سەر ئەوەی لە ئینستاگرامەوە هەنێ لە برادران بۆ چوونیانەیە ئەمێ سەیرێکی بۆ چوونەکانیان بکەم بەڵێ نیگاری حەسیب قەراخی ئەڵێ سینەما و فیلمی کوردی زۆرترین گیرروگرفتی هەیە هەر لە سینۆناریۆ و چیرۆک و دەرهێنان و ئەکتەر و کامیرە و ئەوانی تر بۆ چوونێکی کەشی هەیە ئەڵێ هوەر نەبووە بە خەم و گرنگی پێدانی کۆمەڵ و سیاسەتی کوردی بەداخەوە ئەلبەتە ئەمەمانە بەڕێستان باستان کرد
با بێمە سەر هەنێ لە بۆچوونەکانی برادران یا پرسیاریان بخوێنمەوە بریای ئەوەی ئەوان بکەوین. کاک بابان حەمە ساڵە هەڵێ ئەمە شتێک بڵێم لەوانەیە هەڵە بم بەڵام دڵتان نەڕەنجێت پێتان وان نییە هۆکارێکی تر ئەوەیە کە ئەکتەرە دیارەکان لە ڕووی فەیس و لەباری جەستە گونجاو نین بەڵام بەهۆی هاوڕێتی یان نەبوونی خەرجیەکی باشی هەر نەبێت ئەوانە وجودیان نەبێت. ئەمە پرسیارە. بڵێ نازان بزەبێت مەبەستی چێ بەڵام ئەمێ ئەکتەرەکان لە ڕووی جەستەوە ڕاستی نازان باسی کێکا و چۆنە بەڵام هەموو ئەوەی کە فیلم دروستەکات هەڵبەتە پێشتر کاستی نەکات ینی چەندین کەس تاقیە کاتەوە ئەو پاشان بڕیارەیە لەسەر ئەکتەرێک و لەسەر هەڵبژاردننی ئەکتەرەکە بەڵام ئاشکرێت ینی ئەشتی واش ڕووی یابێت یان لەسەر ئاستی شخصی برادایەتی یان لەسەر ئاستی نازانمەوەی ئەم برادرە باسیەکە چۆنە بەڵام شتەڕاستیەکەی شێوازە زانستیەکەی ئەوەیە کە تۆ ئەکتەرێک گەڵەبژێری بۆ فیلمێک یان ئەوەیە ئەبێ کاستینی کاتێکی بۆ دابنێ ماوەیەکی دوو درێژ کە چەندین کەس تاقی بکاتەوە بۆ ئەو ڕۆڵە ئەگەر پێشتر بڕیاری نەیەبێت لەسەر ئەکتەرێک کاتێگەر دەرێنەرەکە خۆی نووسەر بوو بێت بڕیاری نەیەبێت لەسەر شخصیتێک کارکتەرەکەی نووسی بێ ئەویان شتێکترە بەڵام ئەگەر ئاوا کراوە بێ سیاروێکی کراوە بێ بێ خەڵک بێ خۆی تاقی کاتەوە ئایا بزانێ ئەو ڕۆڵە بە بەریە بێت وایە بەدڵنیایەوە بابێنە سەر لای کاک دڵشاد حوسێن هونەرمەند کاک دڵشاد حوسێن ئەڵە سڵاوتان لێبێت وەڕای دەستخۆشیم بۆ کاک بەختیار بە بڕای من هێشتا فیلم لە ئاستی ناوخۆدا بینەری باشی نییە بۆیە تا فیلم لە ئاستی ناوخۆ بینەری نەبێت ناکرێت باس لە جیهانی بوون بکەین کێشەی گەورەی ئێمە کەمی بینەرە واتە بینەر ئێمە سەپۆرتی زۆر لاوازە بۆ فیلم و هونەرەکانی تریش بۆ نمونە لە نزیکی 5 ملیۆن هاوڵاتی هەرێم لە باشترین حاڵەتدا ناگاتە 100,000 بینەر بۆیە بەڕای تا ئاستی بینەری ئێمە نەگاتە ئاستێک کە هۆڵی سینەما پڕ بێت دۆخی فیلم بەم جۆرە هەر بەم جۆرە ئاڕوات ئەلبەتە باسمان کردێمە هەردووکیشمان نەک باسمان کردیتر وڵایتر هەروەیە ئەو ڕقەمانە وازەحە و پەری خان پەری ئەحمەدی هونەرمەند دەڵێ کاک بەختیار ڕۆڵی ژن لە چی ئاستێکایە مەبەستم ژنە ئەکتەری کورد بەڕێی من لە ئێستا لە ئاستێکی زۆر باشە ینی لە ئاستێکی لە چاو پێشتراکە تەماشاکەین خۆت لە من زۆر باشترێکە زای ئەڵانی پێشیانی مەسلەی ژن کەمترێک بوو لە کاین نوان نابەگشتی ینی تاریخی نواندنی ژن منیش بیرمە بەڵێ مەسەلەکە بەڵام ێستا لە ئاستێکی باشە و ئەبێ دەستگیرۆیی بکرێ بەڕاستی ینی ئەبێ سەپۆرتی ژن زۆر بکرێ بۆ مەسەلێ ینی ئەبێ تەنها چەند کەسێک نەبن بە پەنجەی دەست بیان ژمێرین ئەبێ ئۆپشنێکی زۆر ئێستش ئێمە گەورەترین مشکیلەمانەوەیە کە نەگرین کە ڤیددیۆیەک دروستەکە ینی ئینمان کەمە بژاردەمان زۆر کەمە ینی ئەو کەسانی کە ئێستا هەیە جێگەی تەقدیرن ئەبێ زیاتر بکرێ ئەبێ زیاتر وای لێ بکرێ خۆشەویستتر بکرێ بۆی ڕۆڵی ژنیش پێگەیەکی گەورەی هەبێت لە ناو فیلمەکانە هەرچەنە ئێستا خۆشبەختانە پشتی کامێرا پڕ ینی بەقەدەر کوڕەکان زیاتر پشتی کامێراوە چ لە تەکنیک چ لە دەرهێنان چ لە هەموو بوارەکانی ترە ینی ئێستا لە پرۆسەیەکی باش ئەمە لە ڕووی نواندنیشەوە باشە بەڵام بێت سەپۆرت کرێ سەپۆرتی زۆر کەمە و ئەوەشە ئەیتر خەڵک بێویدانە سوشال میدیا بۆتە جێگەی قسەی ناخۆشوانە بۆیە زۆرێکیانەوەی کە من ئاگام لێەکە دوورەکەونەوە تەنها لەبەر مەسلەی تحمل نەکردنیان یان بەهۆی مەسلەی خێزان و یان ینی ئەبێ سەپۆرت کرێ ئەبێ لە لایەن خێزانەوە زۆر سەپۆرت کرێ بەڕاستی لە حکوومەت و خێزانیش بەتایبەتی بەڵێ ئەوە بۆ ئەوە بێ ڕێسایەک هەبێت دەستورێک دەستورەکە کەس بکات ئەوە بێت دەوڵەتەوە بخوات نەک هەر بۆ بواری سینەما بۆ هەموو بوارەکانی میدیایانەشە بڵێ بابێنە لای کاک سەروەر سۆفیەڵە کاک بەختیار پێت وایە ئەزمموی فیلمە کوردیانەی دروست کراون بە شێوەیەکی پێویست بەرەو پێشچوون یان ئایا ئاستی ڕۆشنبیری بۆ ئەکتەر گرنگە ئایا ئاستی ڕۆشنبیری بۆ ئەکتەری کورد
ئەکتەری کورد باشە؟ ئەگەر باسی ئاسی ڕۆشنبیری بۆ ئاکتین طبعاً گرنگترین پایەتی، چونکە تۆ ئەو ئاکتی چیەکات؟ ئاکتی کەسێکی تر یان لەناو ژیان و فەزایەکی تر لەناو فەزایەکی ترا ئاکتەکە، یان ڕۆشنبیری پایەکی گرنگی مەسلەی ئاکتینە. خۆ بەخێوکردن و خۆ نمایشکردن لە بەردەم کامێرایە بەڕاستی کارێکی سەختە، کارێکی ئاسان نییە. بۆیە ئەکتەر واجبەکەی زۆر قورسە، زۆر قورسە. ینی ئەمە تەنها دەرهێنەر ناتوانێت دەرزیەک بێت و بڵێ فەرموو بڕۆ. ینی بەڕاستی کاری خۆی ئەکتەر کارێکی زەحمەتترین شتی ئەگەر وەکو خاڵ تەماشایکەین فیلمەکە لاوازی ئاکتین هەموو شتەکانی تر لاوازەکات، چونکە بە کاڵ و کرچی ئەگات ناگاتە چاوی بینە، چونکە تۆ خەڵکت ئاوا نەبینیوە لە ژیانی ڕۆژانە خەڵگاوا نابینیت، بۆیە بەلاتەوە تووشی سەرسوڕمانەبی. نەک بۆ هەموو ئەوانێکە لە پشتی فیلمەوە، چونکە ناتوانانی بەبێ ڕۆشنبیری فیلم دروستکەی. بەڵێ بە دڵنیایەوە. هەر کاک پەیوە نەڵێ دەیکەواتە گەر وەڵامەکە تەنها ئەوە نەبێ کە لە ئاستی ئێمە نەبوو ئەوانەی باسم کرد وەک تێبینی با چیتر چاوەڕێ بە جیهانی بوونی سینەمای کوردی نەکەین. بەهەر حاڵ ئەم بابەتە زۆر تر هەڵەگرێ بۆ وتن ئێوە بەتاکی نووسێتی خۆشەویستن. ڕێز بۆ ئێوە کاکوتم لە نەوەتویە کە من فیلمی قەرەجم کرد و لەگەڵ ئەو برادرانەیە بەو هیوایە بین بەو هیوایە بووین لەم کاتەیە سینەمای کوردی بە جیهانی بێت، بەڵام وا ئێستاش هیوایەکی کە ئەخوازین هەر ئەبێت کێشەکە بدۆزینەوە، ئەبێت چارەسەریکەین اینجا پێی بگەین. بزانم کاک محەممەد علی ئەڵێچی کاک محەممەد علی لە چیرۆکی زۆر سیر و سەمەرە لەم ڕۆژگارەی ئێستا و مێژووی کووردا ڕووی داوە و بەردەوامیش ڕوو ئەدات، بۆ ئێمە ناتوانین سوود لەو ڕوودا و چیرۆکانە وەربگرین لە کاتێکە هەندێک لەو ڕووداوانە ڕەنگە لە ئاستی جیهانیدا بینەر پیا بکات. بەتاکید ڕاستە، بەتاکیدەوەی کاک محەممەد دەیڵێ تەواوە. ینی ئێمە وەکو میلەتی کورد ئەگەر هیچمان نەبێت لە ڕووی ینی فیلمسازیەوە زۆرترین چیرۆکمانەیە، زۆرترین چیرۆکی دەستکاری نەکراومان هەیە کاتوانین بە سەدان ساڵ بیان جێڕینەوە، چ لە ڕووی فیلم و چ لە ڕووی زنجیرەی تەلەڤیزۆنیەوەوانەوە. بەڵام من هەمیشە ئەواڵێم ئەوەی کە ینی بتوانین کارێکی وا بکەین یەکێک لەو چیرۆکانی کە ئێستا لە خەیاڵی توە بیکەین بە فیلم و لە دنیای بڵاویکەینەوە، ئەو بوو پێشتر باسماکە یان کارێکی ئاسان و زەحمەتە. پێویستی بە سەپۆرتی زیاتر هەیە، مەسەلەیە پێویستی بە دەستگیرەوەی حکوومەت و خەڵکان هەیە، پێویستی بە بینەر هەیە. ئەوانش زۆرمان باس کردەوە مەسەلەیە، بەڵام لە کۆتا ئینەکە لە ئاخیرەوە سیناریۆ و دروستکردنەکەی بڕیارەیە لەسەر فیلمەکە لە کۆتاییە. بەڵام ئێمەش هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە بتوانین ینی پێکەوە بە دەستە جەمعی بتوانین لەگەڵ هاوڕێکانمانەیان لەگەڵەوانی کە تا ئێستا سەپۆرتی فیلمیان نەکردووە کە بتوانین پێکەوە ئەوەی کە پێمانەکرێ بیکەین. بەس لەمە زیاتر ئاستیش تاکە کەسی و شخصی ناتوانێەوە. من نزیکەی 3 ساڵی ڕێکە بە دوای فەندا گەڕێن بۆ دروستکردنی فیلمێک، 3 ساڵی ڕێکە، هێشتا پارەی 1 لەسەر 4 فیلمەکەم دەست ناکەوتەوە. قورسە. بەڵێ کاک محەممەد من شەر هاوڕێی کاک بەختیارم بابەتمان زۆرە، بەس بچۆ دەرەوە سەیری شەقامەکان کە ئەو خاشاکی کە کەوتووە بابەتی فیلمە ئیتر بڕۆ یەک دنیا شتیکە، بەڵام چۆن ئەیکەی بە فیلمێک، چۆنەی نووسیتەوە لە سیناریۆوە لە دەرهێنانەوە بە هەموو پرۆسەسەکانە تا ئەڕۆ ئەبێ بە بابەتێکی بە پێز و ئەبێ بە جیانی. بابینەوە بۆ لای ڕووناخان ئەڵێ پێتان وانە کە یەک نەبوونی ئەکتەران هۆیەکی تر نییە، ئەوە تا کاتێ فیستیڤاڵی فیلمی سلێمانی ئەکرێت هیچ کام فیلمەکانی لای دوهۆک پیشان نادرێت بە پێچەوانەشەوە لە دۆکیش بامان شێوە کە فیلمی دەڤەری سلێمانی پیشان نادرێتەوە زەرێکی گەورە نییە لە بەناوبانگبوون و دەرکەوتنی فیلمەکان. سوپاس.
ئەمایان پرسیارە. وڵی مەبەستی ئەگەر ئەکتەر بێ نازانم بەڕاستی، بەڵام ئەگەر مەبەستی ئەوە بێ کە فیلم ینی ئەوانی کە فیلم دروستەکەن بەگشتی کە تەبانین لە ناویەکەوانە بەخواەوە بەس فیلم نییە مەسەلە کە تەبان نەبوونی کورد ئەوە لە زۆر لە زۆربەی زۆری شتەکانی تریشا تقریبن وایە. شتێکانە ڕاستە فستیڤالی دۆکیش منیش گلیم لێ کردوم بەڕاستی ئەو فیلمانەی کە فیلمە کۆمەرشەڵەکانوانی کە لە سینەما پیشانەیرن هیچی لە فستیڤالی دۆک وەکو فستیڤال ناوازە وەکو میوان ڕەنگە بەشداریان پێ بکەن زۆری نەبوو، بەڵام بزڵە بە داگەداری ئەم تەفاسیلی ئەم مشکلی بینی ئەگەر سلێمانی و دۆکوانە نایزانم، بەڵام گرفتی لەو بابەتە هەیە، گرفتمان هەیە لەسەر مەسلەی ڕاو بۆ چوونە ینی گرفت هەیە، بەڵام درێژەی گرفتەکە توانینەوە لە بابەتێکی ترا و لەسەر مەسلەی فستیڤالەکان و گرنگینەیان بە فیلم مەکەری ناوخۆ و مەسلەی کەمی فیلم و زۆری تێچووی فستیڤال و ئەمانە بتوانین لە شەوێکی ترا لە جێگەیەکی تیان بە دیبیت شتێک لەگەڵ خۆشیان ناتوانین باسی بکەین وشتم مەسلەیەکی ترە، بەڵام فستیڤال هەبوونی باشترێکە لە نەبوونی، بەڵام بە شێوازێکە شارچێتی و کەسچێتی وانیتیانە کرشتێکی جوانە ناڵم کراوە، بەڵام کرێ دیارە ڕووناخان تێبینی هەیە لەسەرەوە مەسلەیە ئەوە هیوادارم شتانە نەبێنێت، چونکە بەڕاستی ئێمە خەریکیشتی جوانین مەسلەی فیلم سازی ناکرێنی ڕق لە بینی مەسلەی ئاکتەر و درێنەر و نازانم فیلم مەیکەر بەگشتی پێویستی بۆ ڕقە نییە، ئەگەر خۆشەویستی نەبێ ناتوانانی دوو ڕسم بنووسێنی بەیەکەوە، ینی بە ڕسمەکەتەوە دیارە بێت ڤیدئینەکە دیارە بێت بە نتیجەی فیلمەکەتەوە. بەدڵنیایەوە من هەوڵەیەم پەیوەندی بە برادرانی فستیڤالی دۆکەوە بکەم و ڕووناخان حەزەکەی ئەم چەمکەش ئەو پرسیارە و کاتاتوانین بکەین لەوانی بکەین لە خۆیان وڵی من ناتوانم بەناوی ئەوانە بە زیوادارم شتیوانە بێت بەو هیوایە وایە. کاک سەروەر سۆفیەڵێ ئایا ڕەخنەگرمان هەیە و ئایا فیلم سازانی کورد بەگشتی ڕەخنە قبوڵەکان؟ ئەوەی ڕەخنە لە من بگرێ زای چێرە نازانم ڕازی من ناتەوە مناوی هەموویان ینی بڵێم ڕەخنە گرمانەیەوانە بەس بن وڵات و ڕەناوە چێکم یانیشتیشان زۆر پێوتوم و زۆر زۆر تەبیعیە و ڕەخنەشمان لێ گیرە و هەموو شتێک بەقەدەر حەجمی پرۆدەکتەکە تقریبان ڕەخنەی لێ گیرێ شتێکی زۆر زۆر ئاساییە، بەڵام بڵین ڕەخنەگر بە فەرمی ینی تۆ خەڵک ببینم ڕەخنەگر بێ ینی چونکە لە دنیای ڕەخنە فیلم باشەکات بەڕاستی کۆمەڵە پێگە هەن لە دنیا کە فیلمەکان ڕەخنە سەر فیلمەکە دەنووسن فیلمەکە لە ئاستێکەوە بنە ئاستێکی تر ینی تەنانەت ئەگەر هەندێک لەسەر سیدیەکانی جارانە پڵەس و ماینس و شتەکانی لەسەر بوو مەسا فیلمەکان کە بە فەرمی و کوڕی لە دوکانە فەرمی شوێنی فیلمەوە بۆیە ینی ناتوان بڵێم ڕەخنە مؤسسەی ئێمە دامەزراوی ڕەخنەمان نییە، ئەویش هەر تاکە شخصیە هەر کەسە لە ئاسی خۆی وازام لە فەیسبووکی خۆیەوە لەسەر قساکە و یا تۆش لەسەر قساکەیت و هەر من هەراوە بیستومە ڕاستی. بەڵێ من بە حکمیەوەی کە لە فیلم سازانەوە لێرە زۆرێ لە برادران بانگەکەم یەکێک لەوانە کاک پەیوەند قەرەداغی یەکێکە لە ڕەخنەگرە با بڵین شیکاری فیلم زۆر بە لێهاتووی ئەکات و بە تایبەت هی دەڤەری ڕۆژەڵاتی جیهان با بڵێن چاینی و کۆری و یابانیەکان هەر زۆر شارەزایەکی تایبەتی هەیە دەستخۆشی لە یەکەم و کاک خۆشناو محەممەدمان هەیە ئەوەتانێ لە فیلم سازان هەر بۆ بە خاوەنی فیلم سازان من ئێستا خاوەنی نیم ڕۆژانە دووسێ شرۆڤەی جوان داگرێ و خۆشمان لێرە لە فیلم سازانەوە ئێمە هەوڵێکمان ناوە لە هەر لیستە و شیکاری بۆ فیلمێ بکەین ئیتر هەوڵمانداوە شیکاریە بکەین لەگەڵ فیلم سازەکەیە دەرهێنەرەکەیە بێدا بنیشێت بە یەکەوە نەعەزێدان هەبێ و شتێک بێ سوود بەخش بێ و ڕەخنەکەشمان جێ قبول بێ و زیاتر ئەکادیمی بێ اینجا کاک بەختیارجان وا بزانم کاتیەوە هاتووە ئێمە پێکەوە دانیشین شرۆڤەی 0 بکەین باشە بەسەر چاو لە بۆ کاتێکی تر لە ئەم شەونا لە یەکێ لە لیستەکان مەسان لیستی داهاتوو بێ دوای ئەوە بێ بە جۆرەی دەرفەتی خۆت ئەگەر پێت خۆش بێ من زایان ڕۆژێک باسی لێوەکەین بۆ نا بەدڵنیایی بەدڵنیایەوە ئیتر
ئەوەش من پێم وایە زۆربەی برادران پێیان باش بۆ ئەو شرۆڤانی کە ئێمە ئیکەین لێرە هەوڵمانداوە ڕێچکەیەکی ئەکادیمی بگرێ و شتێک بێ خزمەتکان برادران دەستخۆشی ئەەکەن ڕێزمان هەیە بۆ هەر هەمویان بۆوانی کە بینییان کە لێرە قسەمە هیوادارم میزعازمان نەکردن ئەم قسانش لەسەر ئاسی تاکە کەسیە و ینی هەر لەسەر ئەو تەجروبەی کە چەند ساڵە لە بواری مێدیا و سینەما هەمانە هیوادارم توانی بێتمان سوودێ بگەێنین وەڵامی پرسیارەکانم بە باشی یابێتەوە سپاسیش بۆ وەختەی کە پێکەوە بن کاکە سەرکەوژان بۆ بەڕێز وەرە مولای هیوادارم توانی بێتمان وەڵامی پرسیارەکان بینەوە دەستخۆشید لێکم و هاوڕێیان زۆر سپاس بۆ هەر هەموو لایەک دەستان خۆش بێ بە جددی و بابەتەکەتان گەرم و گوڕ